على حبيبك خير للخلق كلهم. محمد سيد الكونين والثقلين، محمد سيد الكونين والثقلين والفريقين من قرب ومن عجم. مولاي صل وسلم دائما أبدا، مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير للخلق كلهم، على حبيبك خير للخلق كلهم. هو الحبيب الذي ترجى شفاعته، هو الحبيب الذي ترجى شفاعته لكل هول من الأهوال مقتحم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير للخلق كلهم. ثم الرضا عن أبي بكر وعن عمر، ثم الرضا عن أبي بكر وعن عمر. وعن علي وعن عثمان ذي الكرم. الله 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 الله. يا رب بالمصطفى بلغ مقاصدنا، يا رب بالمصطفى بلغ مقاصدنا، واغفر لنا ما مضى يا واسع الكرم، يا واسع الكرم. سڵاو و ڕێز وەرگرانی ڕوودا و لە هەرکوێیەک هەن لە شەوێکی دیکە لە بەرنمەیەکی دیکەی پاشیفدا بە مەولایە سەڵی پەیام عەزیزی دەستمان پێکرد. مەولایە سەڵی یەکێکە یان دەتوانم بڵێم مەشهورترین و ناودارترین مناجاتی ئاینیە لە سەرتاسەری جیهانی ئیسلامی و بە تایبەتتر
بەو ڕیتم و شێوازەی کە پەیام عەزیزی ئەم شەو بە ئێمەی خوێن ئەم شێوازە چ شێوازێکە پێم وایە سڵاو ڕێز بۆ بینەران بۆ جناوت کاکە دکتۆری بەڕێز دادەبانووە کاک سەفەوە هەموو هاوکاران و هەموو بینەناری بەڕێز ئینشەڵڵا ڕۆژ و نوێژ و هەمووتان لەو ڕۆژانە لەو ڕۆژنە مبارەکان ئینشەڵڵا قبوڵی دەرگای حەزرەتی ئەحەدیەت قەرار بگرین ئینشەڵڵا کاک دکتۆری بەڕێز ئەوە ئەبێ بڵێم کۆنترین شێوازی ینی ئەجرای مەولایە سەلی وەسەر یا بوردەتول المەدیحە شعری ئیمام محەممەد البوسیریە ئەبێ کۆنترینە ینی ئەوە تقریبان شاید بڵێم زیاتر لە 100 ساڵە ئەوە لە تەکیەکان و لە مەولودیەکان و لە خانقاکانی کوردستان ئەوە بەم ڕیتمە بەم شێوازە دەکوترێ بە ئەو ئەساتیدی بەناوبانگە ئەو مەداحانە بەناوبانگانە کە وە پێم وایە هەمیشە لە مزگەوتەکان لە مەجلیسی شێخەکان و طریقەت و ئەوانە بە بەردەوامی دەخوێنرێ مەولایە سەڵی بە تایبەتتر ئەتر لە مەولودیشەوە هەر هیچ مەولودێک بەبێ مەولایە سەڵی ناخوێن ئەوە ینی ئەبێ بڵێ بەناوبانگترین شعرە ینی تێکستەش لە مەدحی حەزرەتی ڕەسوولەکە لە تەواوی دووەلی ئیسلامی لە تەواوی دنیا من لە تەواوی دنیا لە تەواوی دنیا ئەمن بڕوات هەبێ جارێک ئێمە کۆنسەرتێکمە هەبوو لە پاکستان خب ئەوان پەشتو دەڵین و ئێمە فارسی و کوردی خۆ حاڵ تێنەگەشت تا ئەوەی کە ئێمە مەولایە سەلی وەسەلمان دەست پێ کرد یعنی ئێمەیان برد بۆ تەلەڤیزیۆنی ملی پاکستان ئێمەیان برد بۆ دانیشگای ملی ئەوێ وتی ئێمە لێتان ناگەڕین بات هەر ئەو شعرەمانە بۆ بە ئێمە معجبی ئەو شعرەمەینە یعنی هەموو جیهان هەموو مسلمانەکانی ئارێ زۆر گیانی بەناوبانگە من مەبەستمە بزانم سەفخان لە ڕۆژئاوای کوردستانیش بەم ستایلە بەم ڕیتمە مەولایە سەڵی دەخوێندرێ تێخۆندن بەس ئێمە لەگەڵمە بێتر بە کوردی تێخۆندن یعنی ئەف هەیل جەمە بەس ئاگ بێتر بناو دەنگن دەتوانی بەشێکی بڵێ چۆن دەخوێن نەئەڤە ئێمە هەنی ینی لەسەر پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەولایە سەڵی ناخوێندرێ بەعینی ئاوازەوی شێوی هەی هەر ئاوا هەیە لە سلێمانی شەروا خوێندرێ ئەرێ وەڵا مزگەوتی گەورە لە ئینجا نەک لەم تەنیا مزگەوتی گەورە لە خانەقای بیارە و لە تەوێڵە وانە جەمە سڵای خۆمتان لێ بکەم دووبارە سڵاوتان لەبێت لە بەرنامەیەکی دیکەی پارشیف لەگەڵ چارین خی گەورە ڕۆژ و ئیتاعەتی هەموو لایەک قبول بکە ئیتر وردە بەرەو کۆتایی ڕەمەزان دەڕۆین بەڕاستی هەمومان خەمبارین ئیتر شەوانی قەدر دەست پێ دەکات دوعا و نزا و پارانەوە و ئەحتیە کافکردنی مزگەوتەکان زۆر زیاتر دەبێت دکتۆر اینجا بەڕاستی ئەجوایەکی زۆر خۆشە کە دەبینی هەموو خەڵک دەچێتە مزگەوت و لێ دەستەکەن بە نزاکردن و خۆی بۆ خۆی ڕەمەزان کە شوهەوایەکی تایبەتە اینجا کە دەگاتە دەشەوی کۆتایی بەڕاستی ئێمە زۆر خەمبارین کە گەیشتە کۆتاییەوە لەگەڵ پێیام دایم باسێکین دەڵێن بەرنامەکە تاوابێ زۆر خەمبارەوی چی بکەین ئەوڕۆ هاوڕەیەکم تەلەفۆنی کردێگۆ حەخوایە 6 ڕۆژی سنەتی شەشەلانیش هەیە بان و دێگۆ حەخوای ئەوەش بیکەن ئەوەش بەرنامەکەکانی ئەو نەچۆتە ناو خەڵکەوانێ ئیجائیرۆ دیساژی ئەز و پەیامی عەزیزی ئەم بتەنێ چوون ئەم چوون بە سەردانە جیەکی کرد بتەناخوا ئەم چوون جیەکی دیرۆکی لە هەولێر مەرقەدا سڵتان مزەفەر ئەوەی مولد زاوای سەلاحدین ئەیوبی جارا پێشید بێ ئەویش خوا مولد چێت کرد سێ مەها دمانە گۆژ مەرگوتم پێیان گۆ سێ مەها احتیفال پێت کردن بەڵێ کە دەڵێی مەولود دەڵێ سڵتان مزەفەر دەڵێ هەولێر کاکە یعنی ئەڵێ سێ مانگ لە تەواوی دووەلانی ئیسلامی هاتوونە هەولێر شاند هاتووە لەو مەراسمی مەولود خەڵکی زانە هاتوونە خەڵکی مەداح و با بڵێن مناجاتی مەولودیان لەگەڵ ڕۆژێک لە هەولێر سێ مەهن ماشەڵڵا مەراپۆرتێک حازر من بزانستان بینیوە ئێوە وڵا کام دوولێ تەماشا بکەن دی ساڵەمیان نەبردووە عادی کەالعادە مو پەیامە چوی یا خۆدی نهام لکولانا سلطان مزفرن اف کولانا هانی دکوینا وندا باجار هولێرش خو سلطان مزفر او بخو سلطان باجار هولێر بو د سال 1153 هات جیانه د سال 1232 جی لکلها هولێر شو بردلوانيا كاك سفخاني برز واول نفريش بو لدنيا اسلام مولود مراسم مولود النبي قرتوا وهر جاريكيش وهر صالكيش ك مراسم مولود النبي قرتوا سيمان بردوام بو ما شاء الله ولا دولتان اسلامي ولا دولان اسلامي لنو او مراسم بجدار بونا زور انساني كي خواترس بو والزاواي صلاح الدين ايوبي بو
گۆڕینی دەرگا و پەنجەرەکان و هەروها دروستکردنی پەیکەرێکی تایبەت کە شێوەیەکی ئیسلامی پێوە دیار بوو لەسەر گۆڕی سوڵتان مزەفەرمان دانا. بارز محەممەد بەسم بۆ نمونە ئەو پەیکەری مارقەدی سوڵتان مزەفەر لەکوێ دروست بووە چۆن دروست بووە؟ ئەمە ئەو پەیکەرە ئەو کاری دەستیار لە هەولێر دروستکراوە کە چەند وەستای شارەزامان هینا ئەو پەیکەریان دروست کردو لەسەر شێوازێکی ئیسلامیمان دروست کردووە و ئێستا کاری نۆژەنکردنەوەی مەرقەدەکە تەواو بوو ئینشاڵڵا لەو ماوە نزیکانش دەکرێتەوە لە بۆ میوان بەڕزەکان بێن خەڵک بێ دەرێ چ بکەن لەبێ دەرێ تێن سەرداناوی تێن کە شوێنێکی پیرۆزار وەکو باسم کرد شوێنێکە کە گرنجێکی تایبەتی بەنسبەت خەڵکی شاری هەولێر سوڵتان مزەفەر چەند ڕۆژمانە تەواو دامەزری بکەن نۆژەکردنەوەکە تقریبان 3 مانگی زیاتر پێچۆتان نۆژەکردنەوەکەمە تەواو کرد نۆژەکردنەوەکەش لەسەر بودجەی تایبەتی وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بوو ئینشاءڵڵا کە جناب بەڕێز محەممەد ڕەکلامێکی باشی بۆ بکەن ئەو هەموو توریستانە بین مەرقەدی سوڵتان مزەفەر نزیک ببین بەئینشاءڵڵا ئەمەژەوە لە بەرنامەماندایە زۆر شخصێتێکی گرنگە ئەمەژەوە لە بەرنامەماندایە دەستیەوە ساغ بێ سەعات خۆش سەرکەوتی. ئەمە سەردانی سەفخان و پەیام بوو بۆ مەرقەدی سوڵتان مزەفەر کە ڕەمزێکی زۆر دیاری هەولێرە کە باسی هەولێر و ئیسلام دەکەین باسی سوڵتان مزەفەر و مەولود دەکەین. اینجا ئەمە لە چوارچەوەی پرۆژەیەک بووە کە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی داوەتێ بۆ نۆژەنکردنەوەی شوێنەوارە ئاینیەکان. بۆ ئەم مەبەستە میوانداری بەڕێز نەبەز ئیسماعیل و تەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە لەم پاشیڤە لەگەڵ ئێمە دەبێ و بەیەکەوە گەنگەشەی ئەم پرسانە دەکەین. بەخێر بێ حاجی زۆر بەستایلێکی خۆشناویدا بەس بۆ جەمەدانێکەش نینایە لەگەڵ سرم گەورە و بەخۆمەتی با گەورەتر بن. بەخێر بێ سەرچاو. پێم و سەفخان چۆن بوو بەتایبەت ئێوە شوێنی تر گەڕاون مەرقەدی دیکە گەڕاون هەز دەکەن بە ستانداردێکی باش کورمانجیت بن دیتن و گوتن نابووە کردو پڕ جوان چێکردن دەستیوان ساغ بێگل سەر سەکەنینە و بکارێکی باش ڕابوون لێ نەخشێک تێ دەبوون ینی ئەوژی بالکێش بوون. بەڕاستی سەفخان ئەوەی کە بینیم لە ناو ڤیددیۆکە بەشی سەقفەکەی زۆر جوان نەخشێن بلکی ئاردیژی نەدیار و خەت و تشتێک و پێ چێکردن ئەوژی زۆر جوان چێکردن نزانە ئێجا وەزارەتی ئەوقاف ئەفتەنێ وڵە چێکرد یا پرۆژەی وێنی دیژی هەنە. بەڵێ دەستی بکەم بەنای خدای بەخشندەی میهرەبان سەرەتا دەستخۆشی لە جنابتان دەکەم لە هەر چوارتان زۆر ئەم ڕەمەزانە بەڕاستی زۆر هیلاک بوون و توانیمتانە بەڕاستی شتێکی جیاواز لە هەرێمی کوردستان لە کاری میدیایی بە تێکەڵاوکردنی کەلتوری جوانی هەرێمی کوردستان لەگەڵ ڕەمەزان و ئەو عادات و کەلتورە جوانی کەوا لە هەرێمی کوردستاندا هەیە بەڕوویەکی نوێ و سەردەمیانە پێشکەشی بکەن. کاگنە بەس گروپی موزیکشمان پیر نەچێت هەندێکیان هاوڕێی تەمەن و برادەر بن. دەستخۆشی لە هەموو هونەرمەندانی خۆشەویست دەکەم و هەموو هاوکاران و هاوکاران و ئەو ستاف جوانیکەوە لە شکر ستافێک لێرێ بەڕاستی و دەمەوێت بڵێم کەوە ئەوەی کەوە کاک دکتۆر و بەڕاستی ستافەکەی و ڕوودا و پێشکەشی دەکات شتێکی جیاوازە و هیوا سەرکەوتندا بۆ دەخوازم. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە دەستپێکی کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامە و پلانێکی زۆر تۆکمە و جوانی دانا بۆ ئەوەی سەرجەم ئەو شوێنەوارە ئاینیانی لە هەرێمی کوردستاندا هەیە یەکەم جار سەرژمێری بکرێ پۆلۆم بکرێ دوای ئەو شوێنانێکەوە پێویستە نۆژەم بکرێنەوە. و پلانی دووەمیشی ئەوەیەکەوە گەشتیاری ئاینی لە هەرێمی کوردستان و بەرهێنانی تێدا بکات و بتوانێت ئیسtisمارێکی واتی دا بکات سەرنجی گەشتیارانی جیهانی وەکو هەر وڵاتێکی تر لە هەرێمی کوردستاندا ڕابچێشێت. بۆ ئەم بەبەستە لە دەستپێکی دەست بەکاربوونی بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی پرۆژەیەکی جوان و تۆکمەی ئاراستی ئەنجومەنی وەزیرانی کوردستان کرد بەمبەستی پەرەپێدانی ئەم گەشتە ئەم کەرتە. لەم پرۆسەیەدا سواز بخوای گەورە بەڕێز سەرۆک وەزیرانی کوردستان ڕەزامەندیدا لەسەر ئەو پرۆژەیە کە وەزارەتی ئەوقاف دایناوە ئێمە دەستمان بە قۆناغی یەکەم کرد بە
نۆژەکردنەوەی مەرقەدی سوڵتان مزەفەردین لە شاری هەولێر بە دوو قۆناغ خۆناغی یەکەم باسی ئەوەت کرد کە سەرژمێریمان کردو نیە بەڵێ گرنگە ئێمە بزانین و بۆ خەڵکیش بەڵێ چەند شوێنەواری ئێمە 479 شوێنەواری ئاینیمان لە هەرێمی کوردستاندا هەیە 185 حجرەی فەقییانمان هەیە لەو ژمارەیەدا نزیکەی 120 زیاتریان تەنیا مزگەوتن و شوێنی ئاسان و بوونتە بەشێک لە شوێنەواری ئاینی لە هەرێمی کوردستاندا ئێمە 226 کەنیسە و هەروە شوێنی معبەدی پیرۆزی خوشک و برایانی کریسیانمان هەیە لە هەرێمی کوردستاندا نزیکەی 379 شوێنەواری خوشک و برایانی ئێزیدیمان هەیە ئەوانە هەموو بە شێوەی پۆلێنی لە بەردەستەوە بەپی ئامارە بەپی سیستەمی کۆمپیوتەریە لای ئێمە مەوجودە ئەوەی کەوا گرنگە ئەوەیە ئێمە قۆناغی دووەممان لە سوڵتان مزەفەردین تاوا کرد لە شاری سلێمانی ئێمە لە مانجی ئایاری ساڵی 2021 بەڕێز دکتۆر پشتیوان سادق سەردانی پارێزگای سلێمانی کرد و لەوێ سەردانی مزگەوتی گەورەی سلێمانی کرد هەر لەوێ بڕیاردا لە سەفەرمانی بەڕێز سەرۆک وەزیرانی کوردستان مزگەوتی گەورەی سلێمانی مزگەوتی کاک ئەحمەدی شێخ نوێ بکرێتەوە فەرمانەکەی بۆ دەرچوو بەڵێ بە بڕی تێچووی 349 میلیۆن و 680 هزار دینار بڕیار دراکەوە مزگەوتی گەورەی سلێمانی بە شێوەیەکی مۆدێرن و زۆر باش نۆژەم بکرێتەوە وەزائیدەن ئێمە کتێبخانەی گشتی ئەوقافی سلێمانیمان هەیە بمبورە لەسەر مزگەوتی کاک ئەحمەدی شێخ مزگەوتی گەورەی سلێمانی کارەکانی کراوە وەکەوەی کارەکانی لە سوڵتان مزەفەر یان هێشتا کارەکانی هەموویتەوە تەنیا کێشێکی بچووکمان هەیە چونکە ئەو مزگەوتە لەبەر مێژوێکی زۆر دێرینی هەیە دەبێت ڕەزامەندی هەندێک لایانی پێوە بگیرێ لە کاتی نۆژەنکردنەوە ئەمڕۆ کە من قسم لەگەڵ بەڕێوەبەری گشتی ئەوقافی پارێزگای سلێمانی کرد دیزاینەکە کۆتایی هاتووە تەنیا ماوە دیزاینەکە تەصدیق بکرێت و کاروبارەکان دەست پێ بکرێت کە بڕی تێزوشی 349 میلیۆن و 680 هزار دینار بودجەکەیەتی ئەی بودجەی گشتی چەندە بودجێ ئەو بودجێ لەسەر بودجێ ئەمە بۆ یەک شوێن ئەوەندەیە واتە ئێمە سەر لە هەولێر لە مەرقەدی سوڵتان مزەفر نەوعێکە لە پارێزگای سلێمانی نەوعێکە هەر شوێنە و خصوصیات و تایبەتمەندی خۆی بەگشتی بودجێکی بۆ دیاری کراوە ئەوە هەمووی لەسەر تێچووی وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینە بەڵام بە ڕەزامەندی بەڕێز سەرۆک وەزیرانی کوردستانە و دەمێ ئەوش بڵێم کەوا ئێمە شوێنی شتری وەکو ینی یەکێکە لە شوێنی هەرێک گرنگەکانی لە پارێزگای سلێمانی هەمانەکە کتێبخانەی گشتی ئەوقافی سلێمانی کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 800 ساڵ بەر لە ئێستا دەستنووسی قورئانی پیرۆزمان هەیە بە ئاوزێر نووسراوەتەوە تا ئێستا لەلایەن شێخ معرف نودویەکە یەکەم و تاربێژی مزگەوتی گەورەی دەستنووسی زۆر پڕبەهایی تێدا لە بوارەکانی فەلسەفە و ئاین و لە بواری هونەر و ئەدەب و شعر و لە بواری تەنانەت لە بواری فەلەکناسی و بواری یعنی دەستنووسی تێدا هەیە 800 ساڵ پێش بەر لە ئێستا باسی شێوازەکانی جوانکاری و جوانکاری خانمان دەکات بەس شێوازێک دەکرێت چۆن ئەنجام دەدرێت ئەوانە هەم بە دەستنووس ماوەتەوە بە حوبری تایبەت بە مەرەکەبی تایبەت ئەمە ئەو کاتە بەڕێز وەزیر ئەوقاف بڕیاری داکەوە ئەو دەستنووسانی کەوا لەوێن ئێمە ئەو مەختوتاتەکانی کەوا لەوێن دەرێن بە ڕەزامەندی وەزارەتی دارایی بودجێک تەرخان کرا بۆی تەحفیزیان بۆ بکرێت بپارێزرێن واتە شێوەک لە شێوەکان بەرگ بکرێن بپارێزرێن بەردەوام بە لە باسکردنی بەس ببوورە لەسەر باسی دەستنووسەکان چونکە هەندێک جار پێم وایە سەر کاتێک پرۆژێک هەبوو کە دامەزراندنی داری کوردستان یان خانەی کوردستان بۆ دەستنووسەکان پێم وایە وەزارەتی ئەوقاف خەریکی پرۆژەیەکی وا بوو ئەمە کاری لەسەر دەکرێت یان سلێمانی هەر لە شوێنی خۆی دەمینێتەوە ئەم پرۆژەیەکەوە جناب بدوازەکەی بۆ هەموو کوردستانەوە تێمە سلێمانی جیانەکەینەوە بۆ هەموو کوردستانە ئەمە ئەو مەختوتانێکەوە لە سلێمانی هەیە لە هەولێریش هەیە لەو بنەماڵانێکەوە دیارن لە هەولێر کۆمەڵێک مەختوتاتیان لەلایە ئێستا وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی هەموو معلوماتێکی لەلایە ئێستا پرۆژەیەک لەبەردەستە لەوەیکەوە ئەمانە بکرێن لە مۆزەخانەیەکدا مۆزەخانەی ئەوقافی هەرێمی کوردستان تێدا مەزری هەم ئەو مەختوتاتانە کۆ بکرێنەوە بۆەوەی لە چوارچێوەی هەر پرۆژەیە نەخێر چوتواری جێبەجێکردن بەڵێ چوتواری جێبەجێکردن لە ئێستادا هەموو مەختوتاتەکان کۆکراوەتەوە ئەو خێزانە بەڕێزانیکەوە لە هەرێمی کوردستان ئەم مەختوتاتانیان پاراستۆ بۆ سەدان ساڵ پاراستویان لە محفوظیان کردووە هەموو زانراوە و لە سلێمانی هەیە لە پارێزگای دووەکەیە هەموو لە هەولێر دەبی ئەم خانەی لە هەولێر دەبی بڵێ مۆزەخانەکە مۆزەخانەیەکی فراوان دەبی هەتا شتێکی خۆشت بۆ جەرمۆکاک دکتۆر لە ساڵی 2001ەوە بریکاری مەشیخی ئەزەر سەردانی هەرێمی کوردستانی کردووە یەکێک لە پێشانگاکانی وەزارەتی ئەوقاف کاروباری ئیسلامی ئەو کاتە پێشانگایکی کردوتەوە مەختوتاتەکانی شاری هەولێر تێدا عرض کردووە بریکاری مەشیخی ئەزەر بەرپرسانی وەزارەتی ئەوقافی ڕاگەاند بوو
سەیرە وڵاتێکەوە هەمووی شەڕ و شۆڕ و کاولکاری و وێرانکاری و خەبات و بەرخوتانبی چۆن توانیوێتی پارێزگاری لەو توراسە گرنگە میهمە بکە کە بەشێکە لە جیهان بەڕاستی هەر پەیوەندی نیە بە هەرێمی کوردستانەوە. اینجا هاوکارانیشم پرسیار دەکەن بەس لەم خانەی کوردستان بۆ دەستنووسەکان ئەگەر ناوەکەی وەکە و کات هەروە مابوو تەنیا دەستنووسی ئیسلامی تێدا دەبیان دەستنووسی ئاینەکانی نەخێر دەستنووسی هەموو ئاینەکانی تێدا هەیە واتە بەدەر لە ئاینەکان دەستنووسی هەموو ئاینەکانی تێدا هەیە و دەستنووسی هەموو ئەدیبانی عەرەب و جیهانیشی تێدا هەیە واتە پەیوەستنی بە کوردەوە. بۆ نمونە ئەوەی کە مزگەوتی کاک ئەحمەدی شێخ لە سلێمانی ئەو دەستنووسێکەوە هەیە دەگەڕێتەوە بۆ یەکەمین پێشکەشکردنی وتار لە سلێمانی کە لە مزگەوت کاک ئەحمەدی شێخ لە شێخ مارەبنودەی کەوا دەستنووسی قورئانی پیرۆزی نووسیوەتەوە بە قەڵەمی ئاوزر تا ئێستا پارێزراوە لە شوێنی خۆی ماوەتەوە. کاکە نەبەزگا من دەستخۆشینی جنابەت دەکەم. سپاس بە جەنابەت. وەڵامە جوانانەکە جنابەت داتەوە. وڵاتانی دیکە وڵاتانی ئیسلامیە مەسەلەن ئیمارات یا وڵاتانی دیکە چەند پارە مەسرەفەکەن بە میلیۆنها دولار کە بۆ خۆیان میژوو چاپکەن. ئیستا ئێمە میژوو بەو بەقوەتمەنە هەیە کاکە دکتۆر مەسەلەن 1000 ساڵ لەمەوبەر سولتان مزەفەری بووە 3 مانگ لێرە مەولود النەبی گرتووە. ئێمە ئەبێ زۆر بۆوان مهم بێ زۆر بەوانە بۆ ئەوانە ڕکلام بکەین زۆر ئەوانە بناسیینی بە وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئیسلامی کە بین سەردانی ئەو تەسویقکردن و ئەمە ئەوەی جەنابەت باز دەکەی لەم چوارچوە جنابەت وەزارەتی ئەوقاف هیچ کارێکی کردووە بەڵێ کاری کردووە بۆ تۆمارکردنی لەسەر ئاستی جیهانی. بەڵێ وەزارەتی ئەوقاف لە ئێستادا ئەگەر باسی ناوی سوڵتان مزەفەرەدین بکەیت بەیز بۆ ناکە ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف بیناسین بە جیهانەوە سوڵتان مزەفەرەدین کەساتێکی ئەوەندە بەرزە لە هەموو جیهانی ئیسلامی داناسراوە هەموو جیهانی ئیسلامی دەزانێت بەڵام ئەوەی کە جەنابەت دەفەرمی توریستەکان سەردانی ئەو مەرقەدە ئەوەی جەنابەت دەفەرمی بەشێکە لە پلانی وەزارەتی ئەوقاف کە ڕێبەرێکی گەشتیاری دروست کردووە ئێستا ئەو ڕێبەرە گەشتیاری سەرجەم ئەو شوێنەوەرە ئاینەی لە هەرێمی کوردستاندا هەیە تێیدا تۆمار کراوە و چاپ دەکرێت دەدرێتە گەشتیارەکان وەکو چۆن لە داخلی هەولێر دەبی یان داخلی پارێزگای سلێمانیان دۆک دەبی ڕێبەرێک دەدەنێ شوێنە گەشتیارەکان نیشان دەدەن لای ئێمەش بۆ شێوازەیە بەڵام ئەوە بەڕاستی پێویستی بە وردەکاریە و پێویستی بە تێچوێکی زۆرە بەڕاستی چونکە ئێمە دەبێ قۆناغ یەکەم ئەو شوێنانە دەستنیشان بکەین وەکو ئێستا دەستنیشانمان کردووە و قۆناغی دوم ببێ نوێیان بکەینەوە وەکو ئەوی سوڵتان مزەفەرەدین خەڵکی بتوانین بە ئاسانی مزگەوتی کاک ئەحمەدی شێخ و مەکتەبە بەڵێ مەکتەبەی سلێمانی بێجگە لەمە کاتان لەسەر شوێنی دیکە بەڵێ بنکەی لالش لە هەرێمی کوردستان مانجی شوبات بەڕێز وەزیر ئەوقاف و کاروباری ئاینی سەردانی بنکەی لالشی کرد بڕیاریدا پەرزگای لالش هەموو شوێنەکە ئەوە پرۆژەیەکی زۆر گەورەیە یعنی ئەوە دوان بڵێم یەک لە پرۆژە هەرە گەورەکان لەوەی کەەوە ئەو پرسیارێکەوە جەنابتە کە جیاوازی ناکرێت لە هیچ شوێنێکی ئاینی لە هەرێمی کوردستان چونکە بەپێی قانونی ژمارە 5 ساڵی 2015 پەرلەمانی کوردستان ئەو ئاینانێکەوە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی تۆمار کراون مافیان لە وەزارەتی ئەوقافدا هەیە بەوەی کەەوە چۆن ئێمە شوێنی معبەدێکی ئاینی نوێ دەکەینەوە لە بەرامبەر دەبی شوێنی ئەوانی تازە بکەین و گرنگی پێ بدەین. باش ئەو پرۆژەیە کە سەرەتا باس کرد نۆژەنکردنەوەکان کاتی بۆ دانراوە بە چەندێک تاو بکرێ کەی دەبێ هەمووی نۆژەم بکرێتەوە تاوا بکرێ یان پرۆژێکی کراوەیە هەر پرۆژەیەکەوە دەست پێ دەکرێن ئێمە کە دەستمان پێ کرد کاتەکەشی دیاری دەکرێت کەی کۆتاییدی وەکو چۆن سوڵتان مزەفەرەدین ئێمە بە ماوەی 3 مانگ قۆناغی یەکەممان تەواو کرد و 3 مانگیش لە قۆناغی دووەم ئێستا قۆناغی دووەم کۆتایی پێهاتوو تەنیا ماوە ئێمە ڕۆژێک لە بۆنەیەک لە مەراسیمێکی شایستەدا بیکەینەوە بە ئامادەبوونی بە پرسانی و لایەنی پەیوەندیدان ئەمە نوێ دەکەین بەڵام ئەو کاتی ئێمە دەست پێ دەکەین ئەوە گرنگە ئێستا لە پارێزگای سلێمانی ئێمە هەموو شتێکمان تەواو بووی مزگەوتی گەورەی کاک ئەحمەدی شێخ ئینشاءالله نوێژەنی بکەین تازە بکەینەوە بەڵام لەسەر ئەوە وەستاوین کە ڕەزامەندی لایەنی پەیوەندیدار وەربگرین چونکە ئەو شوێنە بەشێکە لە توراسی ئەو شارە لە کەلتوری ئەو شارە بەپێی ئەو خەریتەی بەڵێ بەپێی ئەو خەریتەیەکەوە هەموو لایەنەکان لەسەر ڕازی دەبن ئەنجا دەبێ ئێمە دەست بە نۆژەکردنەوەکە بێ ئەنا کارەکان زۆر بە سەریعی و خێرایی دەڕوات. ئامارێک ناودەستێوەت هەیە لە هەولێر لە سلێمانی لە حەلەبجە چەند شوونەوارم بێژ چەند مزگەفت نەه دەبن چەند مزگەفت لە ئاستی هەرێمی کوردستان ئێمە لە ئاستی هەرێمی کوردستان 5720 مزگەوتمان هەیە لەو ژمارەیەدا 3200 مزگەوتیان وتاری هەینی تێدا دەخوێندرێتەوە و لەو ژمارەیەدا ژمارەیەکی زۆرمان نزیکەی 200 مزگەوتمان لە هەرێمی کوردستان داخلی توراز بوون واتە مێژوەکەیان یەکجار دێرینە یەکێک لەو مزگەوتانە ئەو مزگەوتێکەوە ئێستا لەسەر قەڵای هەولێر هەیە مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە و معبەدی شوێنی ئاینەکانی ترش بووە لەسەر ئەو شوێنی دێرینە باس کرا بەوەی کەوە لالێش خراس لائحە و باڵێن لیستی شوێنی کە لە پورە جیهانیەکانی بە شێوەیەکی کاتی هی یونسکۆ
ئەم پرۆژێ بەکوێ گەیشت و ئایا شوێنی ئاینی دیکە لە کوردستان دەخرێنە ناو ئەم لیستە یونسکۆ بە شێوەیەکی هەمیشەی و بەردەوام بێگومان بەپێ قۆناغ بە قۆناغ ئەم پرۆژەیە جێبەجێ دەکرێت ئەوەیەوە بۆ لالشکرا بۆ شوێنەکانی تریش دەکرێت بەڵام کاک دکتۆر جەناب دەزانی ئەم پرۆسەی داخلبوونی یونسکۆ پرۆسەیەکی وردە واتە تۆ لە ناکاو ناتوانانی شوێنێک داخلی یونسکۆ بکەی ئەگەر بە کۆمەڵێک معیاری ئەوان دەتێنە پەڕ ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف هەماهەنگیمان لەگەڵ ڕێکخراوی یونسکۆ زۆر بەهێزە و بەدەر لەوە چەند شوێنەوارێکی ئاینی دیار هەیە گەورە هەیە کە دەتوانرێ یعنی بخرێن ناو پرۆژەکەەوە ئەوە دەتوانم بڵێم لە ئایندێکی نزیکدا کار لەسەر ئەو پرۆژەیە دەکرێت و نەتیجەشی دەبێت ئێمە هەست کە سەیری شارەکانی کوردستان دەکەین هەندێک مزگەوت هەیە مزگەوتانە بە کۆنتتری مزگەوتەکانی کوردستان ئەژمار دەکرێن بۆ منە مزگەوتی سەرقەڵات کە بەردەوام خەریکی نۆژەنکردنەوەی مزگەوتی گەورەی ئاکرێکە بە شێوەیەکی باش نۆژەن کراوەتەوە بەڵام ئەمە لە مزگەوتی گەورەی خورماڵ نابینین وەزارەتی ئەوقاف بەو نزیکانە پرۆژێکی تایبەتی هەیە بۆ ئەمە وەزارەتی ئەوقاف پرۆژەی هەیە بۆ هەموو پارێزگاکان بەبێ جیاواز بە تایبەتر بۆ مزگەوتی گەورەی خورماڵ بۆ مزگەوتی دەگوترێ یەکێک لەو چوار مزگەوتەیە کە کۆنتترین مزگەوتن لە کوردستان بۆ مزگەوتی گەورەی خورماڵ و بۆ مزگەوتی گەورەی ئاکرشکەوە پرۆژیان بۆ ئەنجام درراوە و بۆ چەند مزگەوتیش لە پارێزگای دۆک و لە زاخۆش چکە ئێمە لە زاخۆش هەمانە و بۆ شوێنی شتری ئاینیش لە پارێزگای هەڵەبجە پرۆژەی زۆر گونجاو لە بەردەستە لە ئێستادا وەزارەتی ئەوقاف دوای ئەوەیەوە ئەو سیستەمە ئەلکترۆنیکەوە لە سیستەمی ئەلکترۆنیک کۆمپیوتەری هەیە تەواو دەکات بە دەردەکەوێتەوە چ شوێنێک پێویستی بە نۆژەنکردنەوەی بێگومان ئەگەر مزگەوتی خورماڵ پێویستی بەو نۆژەنکردنەوە علمیە بێکەوە جەنابەت دەفەرمووی ئەو بێگومان وەزارەتی ئەوقاف ئامادەی هەیە لەسەر بودجەی خۆشی مەترسی ڕوخانی هەندێک لە منارە ئەوانەشی لەسرە و لەبەرەوەی لە سەردەمی ئیمامی عومەرەوە دروست کراوە خەلیفەی دووەمی ئیسلام ڕەنگە پێویست بی ئێوە زیاتر وردەکاری دیراسی بەڵام شوێنی کۆنتتریژ هەیەەوە بیخەنە لە پێشینە بەپێی با بڵین پێوەرەکانی خۆتان جنابی نەبەزی بەڕێز شەوانی لێرە تۆقەت دەستی پێکردو وەزارەتی ئەوقاف بۆ مزگەوتەکان چ پلانێکی بڵێ ئێمە لە سەرەتای دەستپێکردنی مانجی ڕەمەزانی پیرۆز دوو ڕێنماییمان بۆ هاونیشتمانیان و مسلمانانی خۆشەویست دەرکرد ڕێنمایی شەرعی و ڕێنمایی ئیداری ڕێنمایە شەرعیەکانمان ئەوە بووکەوە لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئێمە لە شەوی 20ەوە واتە ئەم شەو دووەم شەوی داخلی لەیلەتول قەدر بووین سەرجەم مزگەوتەکانی هەرێمی کوردستان لە بانجی عیشاوە بەڕووی مسلمانان دەکراوە دەبن تاوەکو نوێژی بەرەبەیان هەموو مسلمانان لە هەموو مزگەوتەکانی هەرێمکە ئێمە وەکو پێم گوتی ئەو ژمارە مزگەوتەمان لە هەرێمی کوردستان هەیە دەرگایان کراوە دەبێ و سەرجەم مامۆستایانی ئێمە سەرپەرشتی بۆنە و مەراسی ژمارەکەی لەبەر ینی ئیسا ئەتوانی بڵین جنابەت چەند مزگەوت لە هەرێمی کوردستان هەیە 5720 مزگەوتمان لە هەرێمی کوردستاندا هەیە هەمووی کراوە دەبێت و ڕۆژانەش دەتوانم بڵێم لە ماوەی مانگ بۆ 2 مانگ بۆ 3 مانگ جارێک نزیکەی 3 بۆ 5 مزگەوت دەکرێنەوە کاکنەوەی تایبەت هەیە بۆ وتاربێژەکان مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکان تاواوکەم ئێمە ڕێنماییمان داوەتە بەڕێوەبەراتی گشتی ئەوقافی پارێزگاکانکەوە سەرپەرشتی بۆنە و مەراسیمە ئاینەکان بکەن بەڕێزان لە ئەوقافەکانی هەرێمی کوردستان ئێرشادیان داوەتە مامۆستایانی بەڕێزی ئاینیکە ئەو مەراسیمە ئاینیانێک کە لە ناو مزگەوتە ئەنجام دەدرێت مەرجی یەکەم ئەوەیە مامۆستای مزگەوت خۆی سەرپەرشتی بکە واتە ئێمە مەجال بە هیچ کەسێک نادەین دەرفەت بە هیچ کەسێک نادەین کۆبوونەوەی مسلمانان و عیبادەتی مسلمانان و خواپەرستی مسلمانان استقلال بکە خوانەکە بۆ شتێکی تر بەکاری بێن ئەمە شتێکی دووارە دە و مافی خۆمانەوەکو حکوومەت هەرێمی کوردستان کەەوە سەرپەرشتی دەستگای بکەین کە بەشێکە لە حکوومەت هەرێمی کوردستان و لە ئێستاشدا ئێستا لە 20 ڕەمەزانەوە کە لە دوێنێ شەوە دەکات دەرگای مزگەوتەکان کراوە دەبن سەرپێشی هەبێ چی ئەەکەن بە تایبەتەوەی بانوو دەیڵێ پار پێم وایە یەک دوو شت هەبوو کە وەزارەتی ئەوقاف ڕوونکردنەوەیدا خەڵکانێک چوو بوون لەوێ وتاریاندا بوو کە مافی ئەوەیان نەبوو تا ئێستا هیچ حاڵەتێکی لەم شێوەیە تا ئێستا ئۆکوپار هیچ حاڵەتێکی لەو بابەتە نییە و ئینشاءڵڵا ناشبێت ئەگەر هەبوو بە پێی ڕێنمایی و ڕێکاری ئیداری ئێمە مامۆستای مزگەوت بەرپرسە لە جێبەجێکردنی ئەدای تقوسات و نوێژ و خواپەرستی لە مزگەوتەکاندا ئەگەر خواانە خواستا حاڵەتێکی وا هەبوو ئەگەر فەرمانبەری ئێمە بێت ئەوە ڕێکاری ئیدارەکانی ئێمە وەزارەت هەیە ئەگەر لە دەر کەسێک لە دەرەوە بێت ئەوە وەزارەتی ئەوقاف خۆبی ڕێنماییەکان هەیە بۆ نمونە جگە لە مامۆستای ئەو مزگەوتە کەسی تر بۆی نییە بەوازحی وتار بۆ خەڵک بدا بەوازحی لە ڕێنمایەکان دەهاتووە تەنانەت لە وعزی ئەسرانیش ئەو ئامۆژگاری کە لە ئەسراندا هەیە کاتەکەی دیاریکراوە و لە جگە لە مامۆستای مزگەوتێکی هیچ کەسێکی تر بۆی نییە مایکی مزگەوت بەدەست بگەێت خەڵک ئامۆژگاری بکات بە تایبەتر بۆ ئەمە جەختی لەسەر دەکەینەوە چکە لە شەوانی قەدر خۆت دەزانی مەراسیم دەکرێ و خەڵک یعنی با بڵێن بەشداری دەکا و جۆرەها پێش بڕچێ و ینی با بڵێن چاڵاکی ئاینی دەکرێت
لێرەوە ئەگەر کەسێک سەرپێچی بکە تونترین با بڵێن لێپێچینەوە ئێمە دەڵێن هەر مەراسیمێکی ئاینی بە سەرپەرشتی مامۆستای مزگەوت دەبی ئەو مەراسیمە ئاینە پێش بڕچێوی پرسیار وەڵام بێت یان تقوساتی ئاینی بی ئەگەر مامۆستای ئێمە سەرپەرشتی بکات و ئاگاداری ببێت ئەو کێشێکمان لەگەڵ ئەوە نییە بەڵام مامۆستایەکە سەرپەرشتی بکە بەڵام ئەگەر گروپێک لە دەرەوە بێن و چالاکی لێ ئەنجام بدەن ئەو قبول کراو نییە قبول نەکراون نییە ینی چی دەکەن یعنی ئێستا ئێمە وەزارەتی پۆلیسی نین سیاسی خەڵک 5700 چۆن کۆنتڕۆل دەکەین ئێمە 2700 مامۆستا ئێمە 2700 مامۆستای ئاینیمان لە هەرێمی کوردستان وەک کومیلاک لە وەزارەتی ئەوقاف دامەزراون ئەو باقی کە دەمێنێتەوە ئەو مامۆستا بەڕێزانن کە پێیان دەگوترێت مامۆستای خۆبەخش کە ئێمە لێرەوە سوپاسی هەردوو لایەنیان دەکەین هەم مامۆستای میلاکی ئێمە هەم مامۆستای خۆبەخشەکان کە بەڕاستی مزگەوتەکانیان لە هەرێمی کوردستان لە مانجی ڕەمەزان بەتایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز زۆر بەباشی بەڕێوە بردووە ئێمە تەختیەی یەک مزگەوت دەکەین ئەگەر لەسەر سنووریش بێت ئێمە مەسئولین بەرامبەر بە خەڵکی خۆمان بەرامبەر بە هاوڵاتی خۆمان بەرامبەر بە مزگەوت مەسئولین لەو پەیامێکەوە ئێمە دەبێ بیگەێنین مەسئولین لەو پەیامێکەوە بە ئێمە سپێردراوە و ئەوقافەکانی ئێمەش لە هەموو هەرێمی کوردستان الحەمدوللا تەختی وەزعەکەیان کردووە و سپاس بۆ خوای گەورە لە هەرێمی کوردستان لەسەر سنووریش ئێمە ئەوەی کە داخلی ئیدارەی هەرێمی کوردستانە لەسەر سنووری کێشە یەک مزگەوتمانیە تاوەکو ئێستا توش خۆ بابەتێک دنێ بابەتە حەجەیە پشتی 2 ساڵە سپاسیا خدای دلوان دکن گۆ دەرفە دیسا چێ بوو کۆرۆنا وابەرکی ڕێگرتمون لە بەرچوونە حەجێ نها بریاری وزارەت ئەوقافێش بۆ وەیەکێ چیش بۆ تۆمارکردنێ چوونێ هەموو چیش بۆ وێ مامۆستا ئێمە لە ساڵی 2017 ئیعلانی ناونووسینی حەجمان کرد 86850 کەس لە هەرێمی کوردستان داوای پرۆسی حەجی لە وزارەتی ئەوقاف کرد لەو ڕێژەیەدا لە ساڵی 2017 2010 2019 لە ڕێگای پرۆسەیەکی ئەلکترۆنی ئاشکرا بە ئامادەبوونی لێژنەی ئەوقافی پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی داواکاری گشتی بە ئامادەبوونی بە پرسانی لایەنی پەیوەندیدار 3 ساڵ ناوی حاجیان ڕاکێشرا بۆ 2017 70000 ناومان مایەوە لەو ناوانێکەوە مایەوە لەو 70000 ناوە ئێمە دیداری حەزمان لە 1912 بە سەرپەرشتی بەڕێز وەزیری ئەوقاف کاروباری ئاینی ئەنجامدا لەو 70000 ناوەی داوای حەجیان کرد 4350 ناومان ڕاتشە بۆ ئەوی ساڵی 2020 سەفەر بکەن بەداخەوە زروفی کۆڕۆنا سەری هەڵدا لە 2020 و 2022 پرۆسی حەج بەڕێوە نەچوو ئەو ناوانەی کە ئێستا مەوجودە لای ئێماوە 4350 ناوە لە ئێستادا کە 2022 حەج بۆ جیهان کراوەتەوە بەڵام بە ڕێژەیەکی کەمتر وڵاتی عەربستانی سعودیا بڕیاری داوەکەوە هەر کەسێک تەمەنی لە 65 ساڵ بەسەرەوە بێ ناتوانێت حەج ئەنجام بدات ئەو بڕیاری ئێمەنی و کۆزارەتی ئەوقاف ئەو بڕیاری وڵاتی عەربستانی سعودیا دوای ئەوەی ئێمە ئەو بڕیارەمان بەدەست دەگا بە فەرمی بێگومان ئەوەی کەوا هەیە لە ڕووی ئیعلام و لە ڕووی ڕسمیاتەوەیە بەڵام تا ئێستا بە فەرمی بنووسراو لەلای ئێمە بەدەست ئێمە نەگەیشتووە دوای ئەوەی ئێمە ئەو 4350 ناوە سەرژمێری دەکەین هەر کەسێک تەمەنی 65 ساڵە دەری دەێنین نزبێک بۆ ئێمە دەمێنێتەوە ئەمڕۆ وڵاتی عەربستان بڕیاری داوەکەوە ڕێژەی 144 بۆ 45 لە جیهاندا بەر لەسەر ڕێژەی پار واتە ڕێژەی ئەو ساڵانێکەوە حەز لە 100 بوون ڕێژەی 145 حەز ئەنجام دەدا بۆ مەبەستە ئێمە وەکو عێراق بۆ هەموو عێراق 15258 حاجی بۆ عێراق لەو 15258 بەشی هەرێمی کوردستان 144 بەو ڕێژەیە بێت ئێمە کەمتر لە 2000 کەسمان سەفەر دەکات زۆر باشە کاک نەبەس ئەزانین کە ساڵانە گلەیەکی زۆر هەیە لە چوون بۆ حاجیان زۆر گلەیانە یانی چەند کەسێک هەیە بەڕاستی وەفاتیان کردووە هێشتا هەر ناویان نەهاتەوە بۆی بڕۆن حەجەکەیان بکەن ئێوە چۆن گرنتی ئێن بەو کەسانە بە هاوڵاتیان بۆ ئەوەی کە پرۆسەکە بەبێ هیچ نیشتیمانیانە بەڕێوە دەچێت ئەم لاولا بەڕێوە دەچێت بەبێ هیچ کێشەیەک بەڕێوە دەچێت ئەو پرۆسەیەکەوە 4350 کەس ناوی ڕاکێشراوە بە کەسێکی زۆر ئەمین بە سەرپەرشتی کەسێکی زۆر ئەمینکەوە ئەندازیارە لە بوارەکە بە ئامادەبوونی نوێنەری ئەوقافی نوێنەری ئەوقاف لە پەرلەمانی کوردستان نوێنەری داواکاری گشتی وهروەها لایەنی پەیوەندیداری تر لە پرۆسەیەکی شەفاف و ئاشکرادا لە دیوانی وەزارەتی ئەوقاف لە بەرچاوی خەڵک ناوەکان بە شێوەیەکی عەشوایی و ئەلکترۆنی ڕاکێشراوە شتێکی لەم جۆرە هەیە کەسێک ناوی بێتەوە نێو بچێناوەکەی خۆی با بە خزمێکی ئەوە دەچێتە چوارچێوەی خانەی ڕێنماییەوە ئەو کاتە کەسێکەوە ناوی دەرچوو نێوێستە بۆ نمونە کەسێک تەمەنی 35 ساڵە ئەم ساڵ ناوی دەرچوو بۆ حەز و ناوێت سەفەر بکە پێی ڕێنمایی کە دواتر لەلایەن وەزارەتی ئەوقاف دەرچێت دەتوانێت تەنازول بکە بۆ کەسە پلەیەکەکانی بۆ نمونە دایکی باوکی خوشک بۆ برابرا بۆ خوشک زاوا بۆ خەزور بۆ زاوا بۆ پلێت ئەوەی ئێستا پلەیەکە بەڵام ئەم ساڵ ڕێنمایەکان جیاواز دەبێت لەبەرەوەی ڕێژەکەمان کەم بووە تا ڕێژە ئێمە لە 4350 حاجی کەمتر دەبێتەوە لە 2000 کەمتر لە 2000 ئێستاوە 4000 تان هەیە کە بە قورعە
ناویان دەرچووە بەڵێ. بەپێی ئەو چاودێریەی کە باست کرد ئێستا ئالیەت چییە بۆ ئەوەی ئەو 4000 ببێتە 2000 بڵێ ئالیەتەکە ئەوەیە ئێمە خەریکی سەرژمێری بووین لە چوار ڕۆژی ڕابردوو هەر کەسێکەوە تەمەنی 65 ساڵ بەسەرەوە بوو هەموو ئەو ناوانەمان زیاد کردەوە ئەو ناوانەمان کە زیاد کردەوە کە دەتوانم بڵی ڕێژێکی زۆریشە بەڕاستی ئەو ناوانی کە 65 ساڵ بەسەرەوە نزیکەی 2000 بڵم تەنانەت ئەو کەسانی کە تەمەیان لە 65 ساڵ بەسەرەوەی خۆیان ئەوان زیاتر حەزەکەن بچن بۆ حەج حەز بۆ هەموو کەسە بەڕاستی خۆی حەز هەر بۆ 65 ساڵ بەس بەڕاستی ئەوان زیاتر هێواوێتی بڕات و ئارێ وەڵڵا بەس ئەو باسی کرد کە ئەمە ڕێنمایی عەربستانی بێگومان سعودی بەڵام بەڕاستی ئەوان زیاتر ئەو ڕێنمایە پەیوەندی بە ئێمە نییە نە پەیوەندی بە وەزارەتەوەیە نە بە حکوومەتەوەی پەیوەندی بە وڵاتی عەربستانەوەیە کە ئەوان لە مەساری ئەلکترۆنی تەمەنی 65 66 ساڵ قبول ناکەن جا دکتۆر نیوەشی خۆیان بۆ داناوە بڕۆن لەوێ نهێنەوانە لەوێ فاتڵێن مردنەکە و حەزەکەمان یەکجارە ئەو میکانزمە ئەو میکانیزمە مەبەست ئێمە 65 ساڵەکانمان جیا کردەوە یعنی ئێستا 2000 کەسێکمان ماوە 2000 شتێکمان ماوە چاوەڕێ دەکەین بە فەرمی دەستەی باڵی حەجی عراقی وەزارەتمان ئاگادار بکاتەوە کە ئایا ڕێژەی حاجیانی ئەم ساڵ چەندە بەپێی ئەوەی کە ڕێژەکەی دیاری کرد یەکسەر هەرێمی کوردستان دەردەکەوێت واتە سەور دەکەم بەپێی ڕیزبەندیش بکرێت بڕیاری کۆتایش نەدراوە تا ئێستا بەڵام ئەو ڕیزبەندی حاجی ڕقەمیەکە لە هەرێمی کوردستان هەتا وەکو ڕقم 4350 بەپێی ڕقم لێرە ئەو حاجیانێک کە تەمەنیان 65 بخوارەوەیە ئێمە تریبشیان بۆ ناکەین دووبارە بەپێی ژمارە زنجیرە ینی بەپێی تەرتیبەکە بەپێی ئەو تەرتیبە بۆ نمونە دکتۆر ئادەم لە حەز ڕقەمیەکە ئینشاءالله دەستی حەزیش لەگە ستافی باشی والله هەموو زۆرە وەڵا بە تەمامین بڕین بۆ بەرنامە بەڵام فریانە کەوتی ئەوە ئێمە خزمێکمان ینی لە کرمانشان لە بۆ پاوە ئەو خزمەوەیمانە چوون بۆ حەج و ئەمانە دا پیرەمبەردێ زۆر ینی بێتاقەت و ئەمانە بە ڕئیسی ئەو کاروانەکە گوتبووی بۆ خاتری خۆ پێغەمەری خوا پاسەکەی کرماشە لەکوێ سواری پاسەکە با بڕۆم بۆ کرمەش وتو کاکە ئێرە عەرەبستانە ئێران مەکەیە پاسی چی ئەبێ بەتە وتو نە بەخوا خوا سەری قەرەباڵەقە ئەمی شەرمەزاری خوا دەبێ با بڕۆمەوە جا دوای شەڵاوخی سەری خەڵوەت بوو دێمەوە بابەتی کۆمپانیاکانی حەج بڵێ و ئەو نرخانەی کە دواتر یعنی هەندێک جار لێرە لەوێ خەڵکە گلەی دەکە بۆیکەوە فلانکە زیاتر خزمەت وزاری پێشکەش کردووە لەگەڵەوەی کەوا یەک نرخ وەرگیرا بۆ حەجیان بۆ عمرە بۆ حەج نا کۆمپانیا نرخی عمرە نرخی حەج دیاری ناکە نرخی حەج وەزارەت دیاری ئێمەش دیاری ناکەین نرخی حەج لە عێراق دەستەی باڵی حەجی عراقی بوو هەموو حاجیانی عراق یەک نرخ دادنێت حاجێک لە بەسرا و حاجێک لە سلێمانی و حاجێک لە هەولێر هیچ جیاوازی نییە ئێمە لە ساڵی 2017 بڕی 3600 دلار وەرگیرە لە ساڵی دواتر بووە 4200 دلار و ساڵی 2009 هەر 4200 دلار ئێستا تا ئێستا هیچ شتێک دانەدراوە چونکە بەپی ئەو ڕێنمایانێکەوە دەوڵەتی سعودیا بۆ حەج دەری دەکات جیاوازە لەگە ساڵانی ڕابردوو شوێنی مانەوەی حاجیان لە هۆتێل لە خواردن تەنانەت شوێنی ئیسراحەتکردن جاران 5-6 کەس لە ژوورێک دەمانەوە ئینساڵ ڕێنمایی جیاوازە دەگۆڕدرێ ڕێنماکەش گۆڕانکاری بەسەردان بابەتی حەجی بازرگانی دیسان هەموو ساڵ دووبارە دەبتەوە و دێتەوە سەر شانە و خەڵک دەڵێ دەچینە حەجی بازرگانی خەڵکە هەیە داوای پاسپۆر لە هاو نیشتیمانیان دەکەوانی کە ناویان دەرنچووە ڕێنمایی وەزارەتی ئەو خەفت چیە بۆ ئەمە هیچ شتێک نییە بە ناوی حەجی بازرگانی لە هەرێمی کوردستان خۆزگە ئێمە توانی بامان ئەو خەڵکانێکەوە ناویان دەرچوان ببینە حەج لە ئێستادا هیچ شتێک بە ناوی حەجی بازرگانی نییە داواش لە هاوڵاتیان دەکەم هیچ کە سولایەنێک ئەگەر پاسپۆرتیان لێوەردەگرن ئەگەر پاریان لێوەردەگرن ئەگەر هەشتێکیان لێوەردەگرن تکایە پارەی خۆتان تسلیمی یەک کەسێک بکەن حەج پرۆسەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف و کاروباری ئانی سەرپەرشتی دەکات هەر پرۆسەیەکە بێت لە حەجی ئاسایی لە حەجی بازرگانی وەزارەت بە پلان و بە بەرنامە ئیعلانی دەکات سزایەکی دیاری کراو هەیە بۆ ئەو خەڵکانی کەوا بەم شێوازە دەستی خەڵکی تر دەبڕن سزای ئێمە ئەوەیە ئەگەر بێت و خەڵکێک بە ناوی ئێمە ناوی وەزارەت بەکاربێنێ یان تەشیری پێ بکات و ناوی ئێمە ئیستیغلال بکە ئەو بێگومان ئێمە هۆبەی یاساییمان هەیە لە ڕێگای یاسا و ئێمە معاملە لەگەڵ کەسانە دەکەین بەڵام خۆ دەزانین ئێمە وەزارەتێکی مەدەنی خۆی ئێمە ناتوانین خەڵک بگرین و خەڵک سزا بدەین ئێمە تەنیا دەتوانین ڕێکارە قانونی و ڕێکارە ئیداریەکان ئەوانە بگرینەوە کەوا ئەم ساڵ ئێستا هیچ پرۆسێکی ناونووسی تا ئەم دقیقەی قسەی بۆ زەنابەت دەکەم هیچ شتێک نییە بە ناوی پرۆسەی حەجی بازرگانی ئەوەی کەوا هەیە ئێمە دەمانەوێت هاوڵاتیانی خۆمان بۆ ناونووسینیش هیچ شتێک نییە هەر ئەوەندەی هەتانە ئەو ناوانەکە لەسەرەوە کار دەکەن ئەو ناوانەی کە 4350 کەسە ناوی دەرچووە لە ناوی زەخیرەی 2017 کە
هزار ناو بۆ لەو ناوانە ڕاکێشراوە بۆ ساڵی ئایندە بڕیارین و قەراری نوێ دەدرێت زۆر باشە دووبارەمانە زۆر سپاس زۆر سپاس بۆ جنابتان زۆر سپاس بۆ جنابتان سەرکەوتن ئینشاءالله زۆر سپاس بە هیوا سەرکەوتن زۆر سپاس زۆر سپاس کاک سەفخانگیان ئیسا نەوگەی جنابتە ئەتش مەولودمان بۆ دەڵێ یان چیمان بۆ دەڵێ ئەزێ سەر ڕسوول شتێکی سەری بێژم كاني محمد مصطفى كان يا صدق وصفا عشقا كاني يا صدق وصفا كاني محمد مصطفى كاني شفيع بالوفا كاني محمد مصطفى كاني محمد مصطفى كاني قالوا شاهي لطيف كابجنا شبه أليف مسكن دين بروضة شريف كاني محمد مصطفى كاني محمد مصطفى كف الله ذهب والعلم كاني محمد مصطفى كاني محمد مصطفى كاني قالوا تاج سرا سر دفترا بخنبرا رجورنا يا هردرا كاني محمد مصطفى كاني محمد مصطفى كاني قالوا بحر عمان كجامع جملة قرآن كاني عثمان بن العفان كاني محمد مصطفى كاني محمد مصطفى كاني قالوا بحر عمان كجامع عثمان بن العفان كاني محمد مصطفى كاني محمد مصطفى
جبرائيل لك سلام كاني محمد مصطفى كاني محمد مصطفى كاني قالوا شاه عرب كحاكم بأصل ونسب قد معجزات عجب كاني محمد مصطفى كاني محمد مصطفى دەم خۆش کاکە سەفقانی بەڕێز سپاسی گروپی بەڕێز دەکەین کانی محەممەد مستەفا هەرێ دەنگ والله لە دنیاە بێ سەفخانێ چاوێ دەدا منە قوربان دەکەم. بە ڕیتمەکی هادی زۆر خۆش بوو. هەرێ والله چون ئیرۆ ئەو غەمگین شەوانە- نەبوون تووبانۆ نا ئەپەتەکە شمێرەرە ئەو شەوانە ئەخۆ ئەو شەوانە شەوانی لێ لە تۆقەت ئەبێ زۆر ینی نه. ئەبێ ئاهەنگەکان زۆرتر ینی بەرەو ئاینی زۆر ڕەچاوی ئەو کەشەی ئیمانیە بکرێمە بەست باش ئەم شەو ڤیدیۆمان نییە؟ ئەم شەو ڤیدیۆماندانە ناوە؟ نا ئەم شەویمان بەڵام ئسم شەو چون لێ لە بۆ جیمی دەتێ کاکەجیین بەڵام بە شێوازێکی محتەرمترە ینی خۆرستە ینی محتەرم کاکە بالا فرژێ ئێمە تا 27 ڕەمەزان یعنی ئەوە بەڕاستی ئەمە گرنگە ئێمە تا 27 ڕەمەزان زەمە کاتمان هەیە لە دوای 27 گلەی ڕەمەزان نەکەن گلەیمان لێ نەکەن بە قورئان گلەیەکە قبولتان لێ ناکەن ناوەڵا گلەی نەکەن دوای خڵاتەکە ببینن زۆر کاک بەهێمە پێیان. وتمان زۆرمان وت کورە بۆ خاتری خوا بۆ خاتری پێغەمبەر بمنێ باش باش دوای گلەی کەوایە- نەکەن خڵاتەکە ببینن اینجا بڵێن کەوایە خەڵک دەتوانی تاوەکو 27 بنێنن چون لە دوای 27 ئێمە ئەوانەیە کە چوونەتە بۆ فیناڵ ئەوە حەل ئەبێ نییە. ئینشاءالله بۆ شێوەژ ئەوە حەل نییە پێیان ئەوێ بە شێوازێکی باش ئاهەنگێکی باش بەدەف بێ یعنی ڕیتمەکەی مشخص بێ ڕیتمەکەی باش. دیار بێ بەدەفێ تکستێکی باش بێ ئاوازەکەی باش بێ تەنزیمەکەی باش بێ هەموو شتێک ئەبێ لە کوالیتێکی زۆر زۆر بەرز بێ زۆر باشە اینجا لەبەرەوەی ئێمە لە سەرتاوە باسیەوەمان کرد کە ئیتر لەیلەتول قەدر دەستی پێ کرد و تەوەری ئاینەکەشمان هەر باس لە یەک لە کارە هەرە گرنگەکانی لەیلەتول قەدر دەکەین کەمانەوەی خەڵکە لە مزگەوت ئەوەی لە مصەلح شەرعیەکەی ئەتیکافی پێدەوترێت بزانین ئایا ئەوەی کە ئێمە بیستومانە کەسێک بمێنێتەوە لە مزگەوت خێری شەهر حەج و عمرەی دەگاتێ وەکەوە وابیکەوە ئەتو حەجەک و عمرت کردبی بەس ئەگەرم دکتۆر شتێکی تر هەیە ئەو کەسانێک کە بۆ ئەم چەند ڕۆژی ئاخری مانگی ڕەمەزان لە مزگەوت خۆیان ئەهێڵنەوانێ و بە تەواوی دەڕۆژەکە احتیکافەکەن و دەمێنەوە لە ناومزگەوتەکان هەیە هەر دەڕۆژەکە تەواوی لەوێ دەخەوێت نادەخوا نایەتە نایەتە دەرەوانەی حتا دەڕۆژی مانگی ڕەمەزان جامە لە ڕوانگەی شەرعیەوە چۆنە میوانداری بەڕێز مامۆستا مەلا هەندرێن بالیسانی پێشنێژ و تارخوێنمان کردووە لە شاری هەولێر میوانی پاشیبە بەخێر بێ مامۆستا هەندرێن بەخێر بێ زۆر سپاس مەمنون ماندوو نەبی زۆر سپاس مەمنون دەستان خۆش بێ سەلامەت بن نەگۆش ماندوو نەبن لەگەڵ کەش و هەوای ڕەمەزان و ئەوە دەستمان بە لەیلەتول قەدری الحەمدوللا بەخێر بێ دەستان خۆش بێ سەلامەت بن لەیلەتول قەدر بەخێر بێ خێر و بەرەکەت خۆشی لەگەڵدا بی ئینشاءالله سەلامەت بن ئەمە پرسیارێکمان دانابوو لە سۆشیال میدیای ڕووداوە بەڵێ ئەگەر کەسێک بمینێتەوە لە مزگەوت ئیعتیکاف بکە لەم دەشەوانە ینی خێرەکەی بەقەت ئەوەیەکەوە حەج و عومرەیەکی کردبی بە تەواوی وەڵامی تۆ چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وعملا نافعا يا الله السلام عليكم ورحمة الله دستان خوش بي سربرز بن سلامت بن لبو خدمتي ام دينه ولبو خدمتي ام وڵاتە ان شاء الله دربارەی پرسیارێکی جەناب دکتۆر گیان تەبیعی شەوانی لەیلەتول قەدر لە شەوی 21ەوە کە دەست پێکا لەم شەوە کە ئێستا ئەم شەوی هەم جومعەیە هەم شەوی لەیلەتول قەدریش دەستی پێ کردیە ئەجر و پاداشتی ئەم شەوە کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم مژدەی هاتنی ڕەمەزان و ئەو مانگە پیرۆزەی بە ئەسحابە خۆشەویستەکانی ئەدا ئەی فەرموو شەوێکی تێدایە خەیر من ئەلفی شەهر خێرەکەی و عیبادەتەکە و مانەوە لەم شەوەدا ئەجر و پاداشتەکەی گەورەترە لە 1000 مانگ من حرم خەیرها فقط حرم هەر کەسێک مەحروم بێت لە ئەجر و پاداشت و خێر و چاکەی لەم شەوانەدا بەدەستنێنی فقط حرم ئەوە مەحروم بووە جاخوای پەروەردیگار سوورەتێکی تایبەتی لەسەر شەوانی لەیلەتول قەدردا بزاندووە کە سوورەی قەدرە ئەفەرمێ
إنا أنزلناه في ليلة القدر إما قرآن ما نازل كدوة كلامێکی پەروەردیگارە کە زۆر مقدس و گەورە و ڕێزارە لای خۆی پەروەردیگار وما أدراك ما ليلة القدر يا محمد تو تزاني ليلة القدر سيا ليلة القدر خير من 1000 شهر ليلة القدر أجر پاداشتی خێرترە لە 1000 مانگ لێرە عیبادەتەکەی لێرە دەرەکەوی ئەجر و پاداشتەکەی و پلەبەرزیەکەی ئەم شەوانە کە ئەو دەشەوەی کۆتایی مانجی ڕەمەزانی پیرۆزە ذا خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم ليرا نقطة زور جرينج هي أجر إما سير بكين لسردمي حضرة رسول الله صلى الله عليه وسلم حضرة جبرائيل دا بزي وحيديني ليرشا كبيغمبر وفاتي كرت بلام لبر أمشى وبيروزا حضرة جبرائيل هرديته وخواره دي ساندا أبزي خير وبركة أسمانا لبو إمديني سلام هي حتى مطلع الفجر سلام و ئارامی و هێمنی و خۆشی و خۆشببختی و بەرەکەتی لای خۆی پەروەردیگار لە بۆ عەبدەکان دەین بە خێر و بەرەکەتی لەیلەتول قەدر پەیوەندی نێوان ئاسمان و زەوی هەر بەردەوام دەبێت یەکێک لە کارە گرنگەکان وەکەوەی کە ئێمە گوتمان بابەتی مانەوە و ئیعتیکافە پێمان بڵێ ئیعتیکاف چییە؟ بەڵێ ئیعتیکاف ئەوەیە وەکو زانایان لە بۆیان تعریف کردین بریتیە لە مانەوە لە مزگەوتێک لە شوێنی سوزدە و عیبادەتکردنە لە بەنیەتی عیبادەت و خواپەرستی و مانەوە زە ئەو مانەوە لە مزگەوت دەبێ مامۆستا یان دەکرێت لە ماڵی خۆشت تۆ ئیعتیکاف بڵێ زۆر بەهێرە زۆری زانایان کە دێن باسەکەن ئەفەرمون دەبی لە مزگەوت بی بەڵام ئەکرێ کەسێک ناگاتە مزگەوت یان کەسێک ناتوانی مزگەوتی لێنە شوێنێک لە ماڵەکەی خۆی تەرخان کە بەنیەتی مزگەوت بۆ ئەوەی ئەو ئەجر و پاداشتی ئیعتیکافەی لەدەست نەچی لە ماڵەوە شوێنێکی تایبەت کردیە لە بۆ عیبادەت و خواپەرستی پێ ئەگوترێت موسەڵا شوێنی نوێژکردن لەوێ لەو ژووری خۆیدا ئیعتیکاف بکات لە بۆ مودەیەکی معەیەن چونکە ئەبێ مودەیەکی دیاریکراوە دانابێ لە بۆ خۆت ئەم کاتە دیاریکراوە خولەکێکە دەخولەکە کاژێرێکە چەندە دیاریکراوە لە ڕووی شەرعیەوە دووشت مەرجە نیەت هێنان نەوەی تو سونەتە ئیعتیکاف کە ئینسان چۆن ناو مزگەوتیان شوێنی نیەتەکەی خۆی بینی واللبث في المسجد مانەوەش لە ناو مزگەوت جا ئەکری ئەو مانەوەیە لە دقەیەک و سعاتێکەوە دەست پێ بکە هەتاکو ئەگاتە دەشەوەکەی و دەشە و ڕۆژەکەی لە ناو مزگەوت دابمینێتەوە نێتە دەرێ جای مامۆستای بەڕێز دیار کراوە کە مەسەڵەن لەو دەر ڕۆژەکە لە مزگەوت ئیعتیکاف دەکەن لە ڕۆژە ئەو ئینسانە چەند سعات دەتوانی بنویتن بەڵێ خۆی ئیسراحەتی ئینسان شتێکی ترە ینی ئینسان ئەبێ ئیسراحەتی خۆی وەربگرێت بەڵام ئەوەی کە ئەسحابەکان لە بۆمان باسەکان حەزرەتی عایشە دایکی ئیماندار ڕزا و ڕەحمەتی خوای گەورەی لە بۆمان باسەکە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر کاتێک عەشری ئەواخیر دە ڕۆژەکەی کۆتایی مانجی ڕەمەزان داد پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەی قەضا ئەهلەهو خێزان و ماڵ و منداڵی خۆی هەرستان پێ فەرموون ئەجر و پاداشتی شەوی قەدر هات هەستن مەخەون لەو شەوەدا وأحيا ليله شوكي زيندو أكردوا وشد مئزره خوي قيم أكرد ناس ولاي خيزان ومعلوم من دالك خوشي حضرتي عائشة دايك مان رضا ورحمتي خوي قولي لسر أي فرمو إلا لبو حاجات إنساني داته وماله وات دائم هلنا ومزجود دائما تقول درجاي حضرتي عائشة لنا ومزجوتها درجاي حضري دايكمان لنا ومزجوتي أبو يكسر داتنا ومزجوتي أي فرمو إلا لبو حاجات إنساني داته ولو ده شوي تايبتي أكرد بعبادته وخوا برستي ئەگەر پێویستیەکی ئینسانی هەباداتەوە گەنە هەر لە مزگەوتێدا ئەماوە ئەو دەشە و دەڕۆژە تایبەت ئەکرا بە عیبادەت هەروەکو حەزرەتی عایشە دیسان ئەفەرموێ تەبیعی ئەمە ڕێزی دایکمانی ئەو ئافرەتە بە ڕێزەیە کە ئەوەندە دین لە حەزرەتی عایشەوە هاتووە ئەفەرموێ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەوەندەی خۆی ماندوو ئەکرد لەم دەشە و ڕۆژەدا لە هیچ کاتێکی تر ئەوەندەی خۆی ماندوو نەکرد باشە ئادابی ئیعتیکافێک چن لە مزگەوت بەڵێ خۆی ئادابەکان وەکو گوتمان لە سەرەتا ئینسان دەبی بەنیەتەوە دەست پێ بکات لە ناو مزگەوتدا بمینێتەوە خۆی بپارێزی لە قسە و لە کاروباری دنیایی چکە ئەو کاتێک کە ئینسان تەرخانی ئەکات لە بۆ عیبادەت بریتیە لە ئەوەی کە ئینسان خۆی یەکلایی بکاتەوە لەگەڵ خوای پەروەردیگار بپسرێ لە ئەو هەم و غەم و کاروباری دنیاییە ڕەبتێکی ئیلاهی دروست بێ لە نێوان ئەو عەبدە لایەنی ڕوحی چونکە لایەنی ڕوحی زۆر گرنگ چونکە ئەمە هەموو ئینسانێک پێک دێ لە جەستە لە لایەنی ڕوحی لایەنی جەستە ئەوە دنیا تێری کردووە لەو ماوەی ڕابردوو ئەم کاتە ئیعتیکافە بریتە لەو ڕەبتە ئیلاهیە کە ئینسان دروستی ئەکا لەگەڵ خۆی و لەگەڵ خوای پەروەردیگار تا لایەنی ڕوحی بەهێز بیتەوە لایەنەکان و ئادابەکان کە چۆن ناو مزگەوت
لەوێ خۆی بە عیبادەت و خواپەرسیەکان مەشغول بکە خۆی بەشتی ئەو لا ئیملا مەشغول نەکە نێتە دەرێ ئەو مودەی کە دیاری کردو بە تایبەتی چکە ئەتیکاف ئەبێتە دوو بەشێکیان پێ ئەگوتێت بەشی منزور کابرا نەزری کردی لەسەر خۆی شەو ڕۆژێک بمینێتەوە لە مزگەوتێدا ئەو کاتە نەزر کراوە نابێ شتێکی وا بکە کە ئەو شەو ڕۆژەی بەتاڵ بیتەوە ئیلا لە بۆ حاجاتی پێویستی دەستنوێژێکە شت هێنانێکە لە بۆ خواردن ئەوانە ئەنجامەدا ئەگەر نابێ بێتە دەرەوە نابی بێتە دەرەوە بانوش پرسیاری هەیە مەبەستەوێ لە سنووری مزگەوت دیواری مزگەوت یان لە دیواری حەرام خۆی ئەوەی کە پێ گوترێت مزگەوت ئەوەی کە پێ گوترێت مزگەوت شوێنی مزگەوتە چکە ئەوە دێتە دەرێ پێویستەکانی ئەبێ جێبەجێ بکە حاجاتی ئینسانی ئەبێ جێبەجێ بکە یعنی بۆی نییە بستە دەرەی مزگەوت ئەگەر نەزر بینە خێرنا ئەی ئەگەر نەزر نەبی بەڵام ئەو دەشەوە باشە نەزر ئەوگەر نەزر نییە متتەویع کابرا لە بۆ خۆی ئەڵێ اعتیکافێک یەکەم چەند سەعاتێک چەند شەو ڕۆژێک بنمونە هەر کاتێک لە مزگەوتەکە هاتە دەرێ ئەو بەشە اعتیکافە ئەپسرێ سەر لە نوێ نیەتی دەست پێ ئەکاتەوە بەڵێ ئەبی خۆی بپارێزێ وەکو ئەو بریامان پرسیاری کرد لە کاروباری دنیایی و نابێ کاروباری دنیایی تێکەڵی ئەتیکافەکەی بکە و خۆی بپارێزێ لە قسەی دنیایی لە قسەی سوعبەت و گاڵتە و بازار بەڵێ بەڵێ ئەو شتانە کە ئینسان مەشغوڵەکە لە کاروباری لایەنی ئیلاهی مامۆستا پرسیارەکەی من ئەوە بوو ئەی بۆ خانمان ئەتیکاف چۆنە هەمان مەرجی هەیە یاخود بۆ نمونە جیاوازەکەی بۆ خانمێک هەیە منداڵی هەیە ئەبێت چی بکات بۆ خوشکانمان خۆی پێغەمبەری خۆشەویستمانە فەرمێ صلی الله عليه وسلم نوێژە سونەتەکان و عیبادەتە سونەتیەکان بە تایبەتی چۆن لە بۆ پیاوان واجبە لە بۆ واجب بێنە مزگەوتێ بەڵام لە بۆ ئافرەتان و لە بۆ خوشکان وا باشە کە لە ماڵەوە بیکەن و لە ماڵەوە ئەنجامی بدەن ئەوانیش ئەزر و پاداشتیان ئەگەر گەورەتر نەبێت لە برایان و لە پیاوەکان کەمتر نییە ئەکرێ لە ماڵەوە شوێنێک تەرخانکەن لە بۆ عیبادەت و لە بۆ ئەتیکافی خۆیان لە بۆ مانەوە و لە بۆ پەرستشەکانی خۆیان بەڵام ئەگەر نەگاتە مزگەوت خزمەتکردنی منداڵەکەی لە بۆ عیبادەتە خزمەتکردنی ماڵ و مێردی خۆی ئەویشیان عیبادەتە و ئەوەی کە ئەیکا مەشغولی ئەکا لەوەی بگاتە مزگەوت ئەوانە هەر هەمووی لە بۆ عیبادەتە بەڵام ئەگەر ئەمن و ئەمان هەبێ بگاتە مزگەوت و لە مزگەوت دابینێتەوە هەر وەکو الحەمدولله خوای پەروەردگار ئەو فەزڵی لەگەڵ ئێمە کردیە خوای بەردەوامیشی کا و ئەمن و ئەمانەی کە لە کوردستانی ئێمەدا هەیە ئەمن و ئەمان و تا ڕادەیەک ئافرەتانمان و خوشکانمان ئەتوانن بێن لە مزگەوت لەگەڵ پیاوان بەیەکەوە لە شوێنی تایبەتی خۆیان بمینێنەوە ئەتیکاف بکەن ئەمە کارێکی شەرعی و پیرۆزە باشە مامۆستا ئەو کەسانەی کە ئیتر لەم چەند ڕۆژێ ئاخری مانگی ڕەمەزاندا لە چەند شەوەدا ئەنیشن لە شەوی لەیلەتول قەدرە هەندێکیان هەیە دەڵێن ئێمە نازانین چی بکەین یان زیکر بکەین قورئان بخوێنین نوێش بکەین دوعا بکەین باشترین ئەو شتانێک کە زیاتر خێریان دەکا بۆ مسلمانان چییە لە شەوەکەدا بکرێ وەکو ڕێنمایەکی تۆ بەڵێ خۆی یەکەم شت کە ئینسان بتوانێت بە تایبەتی لەم دەشەوەدا زۆر خۆی پێ مەشغول بکا و پێ سەرقال بێت لە شتەکانی دیکە یەکەم شت قورئانە شهر رمضان الذي أنزل فيه القرآن كأم شوانا قرآني تدا لابزيوه لو أوا جوريه ولو أوا بيروزو برزو كاروباركاني إنسانيش لمدش لشواين القدر ده تقسیم کراوە بەڵام یەک لە گەورەی ئەم شەوانی قەدرە بریتە لە قورئان دابەزین جا یەک لە کاروبارەکان کە ئینسان بتوانێت ئەنجامی بدا بریتە لە قورئان خوێندن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ اقرأوا القرآن قورئانی زۆر بخوێنین فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه فەرمێ چونکە لە ڕۆژی قیامەتێ لەو کاتێک کە خەڵک لە حاڵەتێکی زۆر ناخۆشدایە ئەم قورئانە دێ ئەبیتە شەفاعەتکار لە بۆت ئەپارێتەوە کە تۆ قورئان خوێندی لە دنیادا لە ژیانی خۆت لە دنیایدا یەکەم شت دوعاکردن دووەم ذکر و یادی خوای پەروەردگارکردن یا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا زۆر یادی خوای پەروەردگار بکەی جا چۆنی پێتەکرێ ئەگەر بەدەنگ ئەتوانی لەگەڵ کۆمەڵی خەڵک دانیشتووی خوای پەروەردگار فەرمی إذا ذكرني عبدي في نفسه ذكرته في نفسي ئەگەر عەبدەکەی من بپەنهانی یادی من بکە من قەت ئەو عەبدەی خۆم لەبیر ناکەم وإذا ذكرني في ملأ ذكرته في ملأ خير منهم ئەگەر لەنێو کۆمەڵێک خەڵکدا باسی من بکە خوای پەروەردگار فەرمێ من لەنێو کۆمەڵێک باسی ئەوەکەم کە بریتین لە مەلایکەت ئێستا ئێمە باسی خوای پەروەردگارەکەین باسی ذکر و یادی خوای پەروەردگارەکەین ئێستا خوای پەروەردگار لەنێو مەلایکەتەکان باسی ئێماکە کە ئێمە بەنیەتێکی سافەوە باسی خوای پەروەردگارەکەین ذکر و عیبادەتی خوای پەروەردگار ئەخەینەوە یادی ئەو خەڵکە مسلمانە دیندارە خەڵکی کوردستانی ئیمانداری خۆمان ئێستا خوای پەروەردگار باسی ئێمە ئەکاتەوە بەچی فەرمی ئەی عەبدەکانی من ئەی مەلایکەتەکان من
ئەو کۆمەڵە خەڵکە کە باسی منەکەن کە یاد و زکری منەکەن من خۆشمەوێت ئێوەش خۆشتان بووێت ئێوەش یادیان بکەن ئێوەش بیان پارێزن ئێوەش بەرەکەتیان بەسەردا نازیر بکەن سەلامون هەیە حتا مەطلع الفەجر سێەم شت عەفو پێش ئەوەی ئەو برایمان ئەو پرسیارە بکە سێەم شت دوعاکردن کە حەزرەتی عایشە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ئێمە لە شەوانی قەدردا دانیشتین چی بکەین فەرمووی دوعا بکە دوعاکردن زۆر گرنگە الدعاء مخ العبادة هەر دوعاەکەت هەبە بیکەی هەر دوعایەک بەڵام دوعای تایبەتتر اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا بعامیسان دوعا بکە ئەی خودایە تۆ عەفووی تۆ لێ خۆشبەری خودایە لەو کاتە پیرۆزەرێت ئەپارڕینەوە لەم کاتە گرنگە کە بەشێکی شەوە لە کەوتایی شەوداین و شەوی قەدرە شەوی جومعەیە کە شەوی پیرۆزە فعفو عنا خودای لێمان خۆش بە هەموو عەبدێک بای خۆی گوناحی هەیە سەرپێچی و تاوانی هەیە یا رب العالمین لە گوناحەکانمان خۆش بی و لێمان ببووری قەڵەمی عەفو بەسەر دەفتەری تاوانەکانمان دەبین یا رب العالمین ئیسەف جنابەت فەرمووتان کە قورئانی فەرموویە کە شەوی مبارەکی قەدر لە 1000 مانگ عیبادەت خێرترە دەمەوێت بزانم ئەو کەسەکە شەوی قەدر ینی بەڕێ و ئەبا لەگەڵ کەسێکی نایبە چ جیاوازیکە هەیە و ئەو کەسەکە ئەیکا خواوەن چ پاداشێکی پێدا لەم دنیا و لە قیامەت بڵێ خۆیەوە عیبادەتی قیامەتە جوور پاداشتی قیامەتە کە خۆی پەروەردگارە فەرمێ و حەدیسەکەشمان باس کرد کە ئەفەرمێ 1000 خێری 1000 مانگ عیبادەتی هەیە جاوەکو لە حەدیسەکە ئەوە زار باسمان کرد ئەفەرمێ من حرم خەیرها فقط حرم هەر کەسێک لە خێر و بێری ئەم ڕەمەزانە مەحروم بی ئەوە مەحروم بووە لە خێر و پاداشتەکان لای خۆی پەروەردگار مەحروم بووە یان لە حەدیسێشکەدا فەرمێ لە هەموو ئەجر و پاداشتەکانی ئەو ڕەمەزانە بێ بەشە بێ کە ئینسان نەتوانی ئیستیغلالی ئەو ڕەمەزانە بکە چونکە ڕەمەزان فرسەتی عومرە کە خۆی پەروەردگار بە ئێمەی داوە لە بۆیە حەسەنی بەسری ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ ئەی فەرموو زۆر ئیستیغفار بکەن زۆر داوای لێخۆشبوون لە خۆی پەروەردگار بکەن بە تایبەتی لەم دەشەوەدا چونکە کاتانێکی زۆر پیرۆزن کە خۆی پەروەردگار عەتا و لێخۆشبوونی خۆی دا ئەبەزینی ئێوە نازانن چیتان بەسەردێ چ کاتێک ئەم لێخۆشبوونە ئەم بەخشەی خوایە دێ با ئێوە بکەونە بەر ئەو لێخۆشبوونە خوددایە باسی ئەتیکافمان کرد و باسی ئادابەکانی ئەتیکافمان کرد ڕەنگە خەڵک بڵە خێری چیە گەر کەسێک ئەوەندە بمینێتەوە لە مزگەوت پاداشتێکی دیاریکراوی هەیە لە قیامەت هەر ئەو پرسیارمە بوو و بە تایبەتتر ئەخر من وەڵامی پرسیارەکەی خۆمان وەرنەگرەوەی سوۆسیال میدیا ئایا بەقەد ئەوەیە کەوا خێرەکەی وەکەوەیەوە کە حەج و عومرەی کردبی ئەوە دەبیسترێ بەڵێ من ئەوم بە چاو نەکەتێ بەڕاستی ئەوەی بەو شێوە حەج و عومرە حەدیسێکمان هەیە فەرمێ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک نوێژی بەیانی بە جەماعەت کرد و دانیشت و مایەوە حتا تەطلوع الشەمس حتا ڕۆژ هەڵات لە دوای ڕۆژ هەڵات تێدە قەچارێک تا 20 دقەیەک مایەوە لە دوای ڕۆژ هەڵات لە شوێنی خۆی ما بوویەوە لە شوێنی نوێژکردنەکەی کاروباری دنیایی تێکەڵی کاروباری قیامەتی خۆی نەکرد اینجا دوور کەعات سنەتی چێشتەنگا و دوور کەعات سنەتی سەلات و دوحای ئەنجامدا ئەفەرمێ ئەوە ئەجر و پاداشتەکەی وەکو حەج و عومرەیەکی تامەتین وەکو ئەجر و پاداشتی حەج و عومرەیەکی تەواوی هەیە 3000 پێغەمبەر دووبارەی کردەوە و تاکیدی کردەوە لەو مەسەلە ئەمە کەسێک کە با بڵێن نوێژی سبەینێ و نوێژی عیشا بەیەکەوە بیکە بەس نوێژی سبەینێ ئەوە نوێژی بەس سبەینێ بە جەماعەت بیکە وەکو وایە کە حەج و عومرەی کردبی نوێژی سبەین بە جەماعەت بکە دا بنیشێت تا ئەو کاتی تاو هەڵدێ لە دوای تاو هەڵاتێ بمینێتەوە دەدا قەچارێگەک ئینجا دوور کە ئاسنۆی چێشتەنگاو بکە ئەوە پێغەمبەر فەرمێ وەکو ئەجر و پاداشتی وەکو حەج و عومرەیەکی کامل هەیە بەڵام ئەوەی کە جەنابەت باسەکەی بەتایبەتر چووکە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ وەکەوەی کە هەتا یعنی لە فەرمودەکان هەیە هەتا وەفاتی کرد بەردەوام هەموو ساڵ زۆر جەختی لەسەر ئەمە دەکردەوە و ڕۆژی ئەخیری لە مزگەوت ئیعتیکافی کردووە دەبێت چ خێرەی هەبی بۆ کەسێک بمینێتەوە لە مزگەوت لەو 10 ڕۆژە وەکو باسمان کرد 1000 مانگ ئەوەن هەوەنتەنیە ئەمە بەدەر لە پاداشی لەیلەتول قەدر ئەوەی پێیان باسی کرد ئەمە بەدەر لەوە خێرێکی تایبەت پاداشتێکی تایبەت هەیە بۆ کەسێک کە ئەم کارە دەکا ئەوە هاتووە لە پێغەمبەرەوە بۆ ئێمە هاتووە ئەعتیکاف ئەجر و پاداشتەکەی گەورەیە و یعنی محدد شتێکم بەرچاو نەکەوتەوە بۆ شێوەی ینی محدد باسی بکەین بەڵام ئەوە پێغەمبەر کە کردوویەتی صلی الله عليه وسلم کە بەردەوام بووە هەتا ئەفەرموو سارێکیان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەشەوەکەی لە دەست و ئەکرێ چونکە ڕەمەزان عیبادەتە ڕاستە بەڵام زاری وا هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 3 غەزوە و فەتحی مەکەشی لە ناو مانجی ڕەمەزاندا ئەنجام داوە یعنی ئەوەی ڕەمەزان بەس کاتی نووستن و کاتی پاڵدانەوە بێ پێغەمبەر غەزوەی لە ناو مانجی ڕەمەزاندا ئەنجام داوە فەتحی مەکە غەزوەی بەدر غەزوەی تەبوک ئەوان لە ناو مانجی ڕەمەزاندا بووە ساڵێکیان دەشەوەکەی لە دەست و فەرمێ لە شەوالێ
دا شەوەکەی قەڵا کردەوە و جێڕایەوە ئەوەندە لە سەری بەردەوام بوو جا هەر کارێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەری بەردەوام بوو بێ ئێمە ئیقتیداءن بە پێغەمبەری خوا لەگەڵی بەردەوام بین ئەجر پاداشتەکەی گەورەیە بۆ کەسێک ڕەنگە بڕیار بداتن ئەم دەشەوانە لە حرەمی مزگەوتیان لە مزگەوت نێتە دەرێ خواردن و خواردنەوە و خەوتن لە ناو حرەمی مزگەوت ڕێگە پێدراوە وەکو گوتمان ئەکرێ ئەگەر لە ناو حرەمی مزگەوتیش نەبێ لە ناو حرەمی مزگەوتیش نەبێ ئەکرێ لە شوێنی تر هەیە شوێنی لە هەیوانەکەی لە بەڵێ ئەوانە هەر هەمویان ڕێگەیان پێدراوە لە دەرەی حرەم ڕێگە پێدراوە بەڵام لە ناو حرەمەکە ڕێگە لە ناو حرەمە وەکو ڕێزگرتنی ئەو ناو حرەمە چکە زۆر زارەبینی کە خواردن ئەخورێ خواردنەوە ئەخورێ ئێمە کە لە مزگەوت هەموو کاتەکان کە خواردن دائنین ئەو کاتی خواردن و شتەکان لە دەرەوە دائنین ئەڵی با ناو مزگەوت احترامی ناو مزگەوت و حرەمی مزگەوت بپارێزرێ پیس نەبێت چکە بە زۆری منداڵیشمان دێنەگەر چکە بە تایبەتی ڕەمەزانان کاتی ئەوەیە کە الحەمدوللا منداڵی ئێمەش هەمویان بێن لەگەڵ ئێمە دابنیشن لە ئەوەی مزگەوت پیس نەبی ڕێزێکی مزگەوت بپارێزرێ لە حیوانەکە و لە شوێنانە دائەندری خواردن ئەکرێ بەڵێ خواردن لە مزگەوت بخورێ ئەوانە مزگەوتێک شوێنێکی زۆر تایبەت و گرنگ هەیە کە مسلمان بیەوێ بچی لەو شوێنە مزگەوتێکی دیاری کراوە کە بچی لەو شوێنە اعتیکاف بکە ئەوەی هەیە لە ڕووی شەرعەوە ئێمە سێ شوێنمان هەیە مزگەوتی حرام مزگەوتی مەدینە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و مزگەوتی ئەقسا ئەو سێ شوێنەمان هەیە لە غێری ئەوە شوێنێکی تر نییە مقدس برێ تایبەت لە بۆی بچی ئەسلەن سەفەرکردن بڵێ من لێرە ئەچمە سلێمانی لە سلێمانی ئەسمە هەو لێرە ئەسمە دۆهۆک لە بۆ مزگەوتێکی تایبەت ئەوەمان نییە لە ڕووی شەرعەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لا تشد الرحال الا الى ثلاثه مساجد سەفەرکردن و چوون لە بۆ مزگەوتەکان تەنها لە بۆ سێ مزگەوتە لە سێ مزگەوت زیاترمان نییە جناب باسی مزگەوتت کرد دەمەوێت بزانم ئەوەی کە ئاعتکافەکان لە مەسجد النەبی لەگەڵ ئەوەی کە ئاعتکافەکە لە کوردستان ینی پاداش و ئەژی ئەوە زۆرترە لە کوێنی ئەکید پێغەمبەری خۆشەویستمانە فەرمێ هەر کەسێک یەک عیبادەت مقابلی 100,000 عیبادەتە لە مسجدی حرام لە مەکە اللهم آمین اللهم آمین ئەوەی مزگەوتی مەدینە یەک بە هەزارە ئەوەی مزگەوتی ئەقسا یەک بە 500 بەس مامۆستا بزانم گوناحەکەش بە هەمان شێوەیە والله ئەکید بە لەو شوێنە لە شوێنی مقدس ئینسانە بێ ئاگاداری گوناح و سەرپێچیەکان بێ چونکە زۆر زار ئەمە گوێمان لێ بێ کابرا ڕۆژیشان برادرێک گوت مامۆستا ئەمە سەیدین نوێژی ناکرد گوتم نوێژە ناکەی گوتم مامۆستا ئەمە سەیدین گوتم ئاگادار بە گوناحی تو یەک بە دووە ها گوتم ئیمە ئەمە کە خەڵکی عەوامی ناڵین ئەولاد الرەسوولین صلی الله عليه وسلم گوناحمان یەک بەیەکە بەڵام هی تۆ یەک بە دووە گوتی شتیوانیە تم خوای پەروەردگار فەرمی یا نیساء النبی من یأتی منکن بفاحشة مبینة یضاعف لها العذاب ضعفین کاملین خوای پەروەردگارە فەرمی ئەی ئافرەتانی پێغەمبەر ئەی خێزان و خزم و کەسەکانی پێغەمبەر ئەر کەسێک ئەگەر بێت و گوناحێک ئەنجام بدا یضاعف لها العذاب ضعفین کاملین گوناحەکەی لە بۆ ئەبێتە دوو بەش دوو قات ئەگەر هی خەڵکی تر یەک بێ ئێوە ئەبێتە دوو بۆیە دەبێ ئینسان ئاگادار بێ لەو شوێنە مقدسان و کاتە پیرۆزە خۆشحاڵ بووین سەربەرز سەلامەت بیاخۆ زۆر سپاس زۆر بەخێر بێ سەر چاو شخوا باشی بەردەوامە و ژوەر گوتو مشخوا مژارێ مە ماشەڵڵا داگرتین وان شەوێ هانێت و کەسێن ئۆلدارژی ماشەڵڵا نەخاسم لە هەولێرێ ماشەڵڵا دەوڵەمەند ئۆلدارین خوا یەک جوان کەسێک گۆ شخۆی بم میێوان جەمە و تەبلی پێش برکە کە جیهانی بووی ئەوەش خۆر بێتر وژمەر بەحسا چیرۆکە خۆ بکە گۆ بانگدان ینی تەکبیرێ گۆل جامیا چێ دەبن یان جی بدەنگی خۆنی خۆشک و قورآنا پیرۆز دخوینێ حسێنێ بەرزەنجی وێ میێوانێ مەبێ ئەمێ ژێ بپرسن هەلا بێ وەکە کوردێکی تەڤلیڤان پێش برکێ هانێ بووی و خەلات زۆرگرتنە سەرسەرا سەر چاوا خەلکی بخێر زۆر سپاس کەکە حسێن تو بخێر هاتی زۆر سپاس مەمنونم دکتۆر گیان کاکفیام گیان زۆر سپاس زۆر سپاس مەمنونم قوربان ئەوە لە پێش بڕچەیەکەش تخوا سەفخەم بوورە لە پێش بڕچێش بۆ دلی کوردیوانە بەڵێ 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 جەمەدانش لەسەر بەڵای جەمەدانیم لەسەر کرد بەڵام جەمەدانەکە لە بەرەوەی زۆر جوان نەمبەست بوویەوە لەسەر چوو بۆ فینال چووە بۆ فینال بەڵێ بەڵێ لە دەکەسەکە یەک کەسێک گۆ بسەر کرد سەفخەمی پرسیاری لێ بکەی
شخوا ئەو تەچلوە تەبلیوێ بوو شەرت و مەرجێوێکی بوون چاوە تەبلیوێ پێشبرکەهانی بوو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس بۆ کەناڵی ڕوودا و بۆ ئەم دەرفەت و چاو پێکەوتنە. سڵاو و ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو بینەران. خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبول بفەرمێ. لە ڕاستیە ئەم پێشبڕکەیە بۆ یەکەم جارەوە مەوسمی یەکەمێتی ئێمە پێش کۆڕۆناکە ناومان نووسی ناومان تۆڕۆن بڕین هین کرد تۆمار کرد بەڵامی تر ئەم نەخۆشی هاتە پێشەوە وای کرد کە ئەم پێشبڕکەیە بڕین نەتیجە و ئەوەی بوەستێ چەند جارێک ئێمە پەیوەندیان پێوە کردین لە ڕێگای ئیمێڵ و ئەوانەوە هەتا گەیشتە ئەم قۆناغەی ئێستەی کە پێش ڕەمەزان ئێمە الحەمدولله پێیان وتین کەوا ناومان دەرچووە لە بەشی بانک طبعا خۆی پێشبڕکێکە لە دوو بەرگە خۆی ئەگرێتەوە بەشی قورآن خوێندن و بەشی بانک ئەمەش یەکەم جارە لە جیهانی ئیسلامیە بکرێ یعنی بڵێن پێشبڕکێکە بەشی بانگیش لە خۆی بگرێ. المسابقة العالمية لتلاوة القرآن ورفع الأذان والله ناو شاري الرياض أنجاز. چه زمانی بوو چه کاتی بوو؟ یعنی پیش رمضان تقريبا ب يعني 20 شوك 20 شو 25 شو پیش رمضان تنمانەوە لەوێ پێشبڕکێکە ئێمە کە ڕۆیشتین تقريبا 19 ڕۆژمان پێچوو ئەو کەسەی کە هەستاوە بەم پێشبڕکەیە طبعا حکوومەتی سعودیە و لە ڕێگەی تورکی ئال شەیخ ئەو خۆی سەرپەرشتی یعنی مسابقەکەی ئەکرد ینی زۆر ڕێزیان لێگرتین زۆر ئەوە بوو یعنی ئێمە کە چووینەوێ دوای زانیمان کەوا 56,000 کەس لە جیهانە ناوی تۆمار کردووە. ئەی چۆن پۆلین کراوە نازانم ئەوە بە چه شێوەیەک ئەزانم 12 دادوەردانیشت بوون ئەو 12 دادوەرە بانگبێژی مەکەی تیا بوو و بانگبێژی شاری مەدینەی تیا بوو دکتۆر ئەحمەد النەحاس ئەوەی بانگبێژی مەکەیە و دکتۆر ئوسامە الأخضر ئەوە بانگبێژی مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام. چەند کەستان لەوێ بوون ینی ها کە تو گوتت چەند هەزار کەس ناوی 56,000 کەس ناوی لەو 56,000 چەندی هاتبوو ئەوێ لەگەڵ لیژنەکە ڕاستەوە خۆ بانگ بدە 36 کەس 36 هەژدە بۆ قورئان و هەژدە بۆ بانک. تۆ چی پێشکەش هیچ کەس بەڵێ هەژدە لە بانک و هەژدە لە قورئان. بەس تۆ کردبووی؟ بەس من کردمەوە لە قۆناغی یەکەمیش یان لە قۆناغی دووەم یعنی هەر من چوومەتە ئەوێ لە 56,000کەش هەر تۆ کردبووی یان لەوێ نەخێر لە 56,000کە کوردی تیا بوو هەستەکەم کە کوردی ڕۆژەڵاتیشی تیا بوو یعنی بە بەرچاوم کەوت بەڵام ئەوەی کە چووە 36ەکە تەنها من کرد بووم یەک عێراقی تری تیا بوو لە کەربەلا ئەو بەشی قورئان بوو. وان دەزانی بوو تو کوردە؟ بەڵێ بەڵێ لە بەردەم لێژنەکە چیت پێشکەش کردن؟ بانک بانگت پێشکەش بەڵێ چونکە من ناوم لە بەشی بانگەکە هاتبووە تەمان هەموو کەسێک لەوانەی کە ناویان تۆمار کرده بوو ئەیانتوانی لە بانگیش بەشدار بن وە ینی ڤیددیۆیەک بنێرن بۆ بانک و ڤیددیۆیەکش بنێرن بۆ قورئان بەڵام کە ئەچیتە ئەوێ شێختاری بەڕێز ینی خۆ ئارزووی هیوایەتی هەر بانگدارێکە کە لە مەسجد النەبی یا لە مەسجد الحرام بانگ بەڵێ یعنی ئەوە گەورەترین هیوایەتی منە. ئەمن وعدێکیان بە من داوە کە من لە مەسجد الحرام یا مەسجد النەبی بانگ بدەم چون بەداخەوە ئەو کۆرۆنا هاتوو نەبوو وەلی ئینشەڵڵا تر بەردەوامە ینی بە جناب نەیاوت کە لە مەسجد النەبی یا مەسجد الحرام بانگی بدەی ئەوە شتێکیان ینی قسەی کار نەکرد. من ئاواتی ژیانمە ینی ئاواتە یان دەرەجەیەکەکەیە کە لە ژیانمە حەز ئەەکەم یا بە تایبەتی لە مەسجد النەبەوی بانگ بدەم وە ڕاستەوخۆ بە هەردوو مؤەذینەکەم وتم ئێمە من نیسا ئاواتم ئەوەیە حەزەکەم بەم جلە کوردی خۆمە و بەو جەمەدانی و بچم ئەبێ بە مێژوویەکی هەتایی کوردێک لەوێ بانگی داوە نەک بۆ خۆ هەڵکێشانی خۆم لەبەرەوە خۆم حەز ئەەکەم لەوێ بانگ بدەم ئەمە ئارەزووی خۆمە وتی هیچ مەناعەتێک نییە وتی هیچ مەناعەتێک نییە بەڵام ئەوەیە ئەم ئەمرە بە مەرسومی مەلەکی تێدەپەڕێ لەبەر ئەوە لە مستەحیلاتە لە مستەحیلاتە یعنی ڕێکارەکانی سعودیە وایە یەک بانگتدا لە بەردەم لیژنەکە یان چەند بانگێکتدا من بانگێکمدا لەسەر شێوازی پێشبڕکێکە لەوێ چۆن بوو لەوێ شێوازی پێشبڕکێکە ئاوایە سێ ئەچوونە سەر مەنەسەکە لەو قاعەیە سێ کەس بانگی ئەیە کە دابەزین سێ کەشش قورئانیان ئەخوێند لوجنەیەکی 12 کەسی ڕوبەڕوویان دانیشتوون ئەم لوجنەیە دوانیان سعودین باقیەکەی هەریکێک لە وڵاتێکن اینجا تەقیمی خۆیانیان ئەکرد ئەمان
میکانیزمی هەڵبژاردننی ئەم قاریئەیان ئەم بانگ بێژەیان بە طریقەیەکی زۆر یعنی جیاواز لە طریقەکان طبعا من لە مسابقەکانی ترا بەشداریم کردو لە ئێران بەشدار بووم لە مالیزیا لە هندستان لەوانە بەشدار بووم ئەمەی لەمانم بینی جیاوازە لەمەی لە سعودیە بینیم ئەمان بە تەسویت دەنگدان بوو بە قاریئەکە دەنگدان بوو بە بانگبێژەکە مەسەلەن لەو 12 کەسە پرسیاری لێ ئەکرد پێشکەشکارەکەی وت ئەمە سیان لێرە وەستاون دەنگ بە کێ ئەدەی مەسەلەن ئەوی من دەنگ بەوە دەم ئەوی دەنگی بمانە دەم ئیتر ئەمە ڕاستەوخۆ بوو دەنگدانەکە ڕاستەوخۆ بەڵام حەڵقە بوو تەسجیل ئەکرا کێ دەنگی بە تۆدا واللهی زۆرێکیان دەنگیان بە مندا یعنی لە بەناو بانگەکان من نفر لو هەژدەم جناب چەندم يعني قوربان بە دوو مەرحەلە تێپەڕی مەرحەلەی یەکەم ئەوان خۆیان وایان دانابوو تەنها چوار لە قورئان خوێنان هەڵبژێرن و چوار لە بانگ بێژان بەڵام ئەمە لەبەرەوەی نخبە هەڵبژێراون چوونەتە ئەوێ عدەدەکەیان زیاد کرد بە دەبەدە یەکی شەشی تریان بۆ ئیزافە کرد چونکە مسابقەکە و منافەسەکە زۆر بەهێز بوو ئێتە چێ بانگتە شێوێتە گوتە تۆ لە دەکەسەکە بووی بەڵێ چەندەم بووی یان ئەمە دیاری نەکرا دیاری نەکرا ئەمە دیاری نەکرا زۆر ژێلحاحم کرد بۆی بزانم هەرچەند برادێکیان بە من وتی تۆ ڕقم حوتی بەڵام من هەر دڵم یعنی هینی نەکرد ئەم پرسیارەی سەرقان ئەوەی کە بووە ئەوەڵ من وابزانم لە عەرەبستانی سعودی ڕایان گرتبە ئەوە کە بووەتە ئەوەڵ کەس یەکەم بوو لە بانگوێژەکان تورک وابزانم مەسەڵەن لەوانەیە گیری بدەن یعنی لە عەرەبستان گیری بدەن چون جنابەت فەرموود نخبەکان وەرەدەگرن بەڵێ قوربان کەسیان گیر نەدا تورکی ئال شەیخۆی هات بۆ ناو قاعەکە لە ئەخیراکە ئەعلان کرا کەم دە کەسە سەرکەوتون ئەوەی کە یەکەم بووە تا ئەوەی دەیەم بڵێن هەمووی جاکرانەوە وێنەیان گرت بەڵێ بڵێ وێنەمان گرت لەگەڵ یاوە لەگەڵ ژنەی تەحکیمیە بەڵام وەکوتم میکانیزمی شێوازی ئەعلانکردنی یەکەمەکان و ئەوانە زۆر جیاواز بوو لەوانەی ترا گوێ لە دەنگی یەکەمەکە بوو بەڵێ بە شێوازی بانگێکی تورکی بانگیدا بەڵام بەڕاستی مستحق بوو پلەی یەکەمی هێنا تۆش بە کوردی بانگدا چکە سەفانەوە پرسیارەی هەیە بزانم ینی شێوازی بانگەکە چۆن بوو بانگی یەکەمم لەسەر شێوازی شێخ عەبدولباسط بوو بەڵام بانگی دووەم لەبەر ئەوەی ئەوەندە منافەسەکە بە قۆت بوو کاک دکتۆر وتیان ئیلا ئەبێ کولی یەکێک بانگێکی تر بداتەوە چونکە ئەمەندە منافەسەتان بە قووەتە یعنی بە پۆین دەرەجە لە بەینتانەیە چونکە تۆ تەسەوورکە لە 56,000 کەس 18 بانگ بێژ هەڵبژێرن ئەمە بۆ خۆی فەوزە ئەمە بۆ خۆی فەوزە لەبەرەوە یعنی باشترینیان لە جیهان هەڵبژاردووە دووەمت بە شێوازێک بانگدا من بە شێوازی بەیات ئەگەر دەنگم بگونجێ چونکە ئینسان ئەوە پرسیارەکەت باشە کاکە جنابی شێخ حسێن سەفقان زۆر پرسیاری هەیە کاتە بوو بەردەوام دەبین الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا أشهد أن محمدًا رسول الله أشهد أن
محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله مساكم. خوا خێرت بنووسی مامۆستا بانگی دووەممان ئاوا بوو ئەوە بانجی دووەم بۆ بەڵێ. پێم بڵێ تۆ لە کەیەوە دەستت بە بانگدان کردووە تەمەنت چەند بوو چۆن بوو بیرت لەوە کردەوە بانگ بدەی واللهی لە ڕاستیە من هەر لە مناڵیەوە تقریبا لە تەمەنی 8 ساڵیەوە من خەریکی بانگدانم و قورئان خوێن بە حکمەوەی کە باوکم خۆی مامۆستای ئاینی بوو شێخی طریقەتی قادری بوو قادری بەرزەنجی بەڵێ ئێمە شێخی قادری بەرزنجی کەس نەزانیشین بۆی بزانی ئێمە لە شێخانی کەس نەزانین و کە سەر بە ساداتی بەرزنجن بەڵێ جا لەبەرەوە ئێمە ئەم عایلە بەعام ئیلتیزامێکمان بەدینەوە هەیە باوکیشم بە حکمی ئەوەی خۆی دەنگی خۆش بوو و قەسیدەی مەولایە سەلی و بوردە و ئەوانەی ئەوت کاتان دەنگتان خۆشترە تۆیان باوک واللهی بەحقەت باوکم دەنگی خۆش بوو یعنی لە یادمە کە لە مناسباتی مەولودی نەبەویە بە تایبەت بانگ ئەکراکە حياتە جنابی باوکتان نەخێر برای دیکەش هەیە بانگ بدەن و قڕان بخۆن نەخێر من زیاتر چوومەتە سەر ئەو ڕێچکەیە بەڵێ ئیتر لە مناڵیەوە تەشجیعی زۆر کردم و لەگەڵ خۆیان بردم و لە خزمەتیا تەجوید تەواو توانیم تەجویدی لێ وەربگرم دەستگەرەوەی سعود یەکە زانیمە لە دەیەکەمەکە بووی بەڵێ لە پێشبڕشەی دیکە یەکەم بووی لە هیچ شوێنێک یان ساڵی 2015 لە مسابقەی نێودەوڵەتی ئوردون بە ناوی مقری ئوردون الدەولیە کە نزیکەی وڵاتانێکی زۆر تایە بەشدار بوون توانیم پلەی یەکەم لە سەراسی جیهان بەدەست بێنم الحەمدولله ئەومان هەیە هەر بە جلی کوردیەوە و مفتی ئوردون و ئەوانە هەمووی لەو کاتەیە کە جناب شێخ ئەمنی الحەمدولله الحەمدولله زۆر لە وڵاتانی زۆر لە وڵاتان بە جلکی کوردی ئەمن لە مزگەوتی مسکۆ گەورەترین مزگەوتە لە ئوروپا بەڵێ لە مسکۆ بە جلکی کوردی بانگمدا زۆر لە وڵاتە تقریبا لە 20 وڵاتی ئیسلامی من بانگمدا جنابت معروفی کاکە پێیان ئەمنی زۆر یعنی ئەو حەزم زۆر لە حەزم لە بەڵێ کاک حوسێن خوا تێناسکردن گۆ هەر کەسێک بە شێوەیە خۆیانی مەسەڵەن بە کورد بە شێوەیە کوردی مەسری بە شێوەیە مەسری و ئەو خودیە وێنەوە بێتر کار من خزمەتێ بکەن باوەڕ دەکەم هەڵبژارتنا تەژ مەقامی بەیات ڕگەلەکی باشێ بەرچێ بەر مەقامی بەیات ستەندەرتێ مەقامی ئێ کوردیە ستەندەرتێ کووردا مەقامی بەیاتێ متخصص بێژم ئێتە سرودی ئاینیژی دبێژی یان نا زۆر بەکەمی تداخلی بجانبی سرودی نەکردووە
والله پێش بکە مەژی ئاڕووداویش پێش بکە مەژی پێشبڕکەی ئێمەش ئەرێ. پێشبکەی وناجات ئەگەر شتێکە زانی لەگەڵ گروپی موزیک پێشکەشمان بکە پێش ئەوە یەک شتیت کەمان پێ بڵێ بەڵێ. چیتان بۆ دەکەن ئەو دەکەسی کە یەکەم بووینە بۆ نمونە سعودی چیتان بۆ ئەوان طبعا لەسەر هینی خۆیانن ئەو دەیە پێم وا بێ یەکەم تا چوارەمەکە جائیزەیەکیانە دەنێ لە دوای چوارەمەکەەوە بڵێن پێنجەم و شەشەم تا دەیەم حەجێکە ئێستا حاجێکیا بە جناب داوە بەڵێ تەمەتۆ تەواو تەواو کاچوو بۆ ئەوە دوعای خێرمە بۆ بکەیت ترەوە لە 4000ەکەی کە پێشتر باسییان کرد ئەنی ئەوساڵ ئەوساڵ جناب بەڵێ 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 حاصل شدووە. ئەمانە پێم وایە میوانی تایبەتی بەڵێ خۆی شێر ئەرزی کرد تورکیا لە شەیخ وتی ئەمانە میوانی تایبەتی خۆمانن بەڵێ ئینشاءالله حسێن تە مەقامی حجازی دەبێژە ئازانێ بەڵێ تشکیل مەر بێژە ما بەری خلاص بکە ئاەتێکی قورآن بۆ دەخوێن آية القرآن بەڵە حجاز کەرم بکە أعوذ بالله من الشيطان الرجيم هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله سبحان الله عما يشركون محمل دی واب ساعت دەنگ خۆش العظيم زۆر زۆر سپاس بۆ جناب زۆر زۆر سپاسێمە خۆشحاڵ بۆ ئێوەش قوربان خۆشحاڵ بووم. ئەگەر سرودی ئاینی بێژ تەنی پێش بکە بەبوونەی مەژی کوردیەوە زۆر زۆر خۆشحاڵ بووم ئەرێ والله من زیاتر قوربان باشە جناب تەشریفت بردووە و کاتی کاک پەیامە پەیامی عەزیزی چمان پێشکەش دەکەی ئەخوا نازانم وڵا کاک پەیام هەر جارێک هەر شتێکمان پێشکەشکە میوانەکان ڕاست دڵی پڕەبێ و چای پڕ دەبێ بەڕاستی ئەمنی بردە بۆ حاڵ و حەوای مەدینە بەڵێ جنابی شێخ ئێستا بە ئەو من بیستومە نازانمەوە تا چەند حەقیقەتی هەیە ئەڵێن ئەوانەی کە لە مەدینە بانگ ئەدەن نەتەوەی حەزرەتی بلالی حەبەشین والله من ئەو پرسیارم نەکرد بەڵام ئەو پرسیارم کە جنابت باست کرد کە یەکێک بێوێ لە مسجد الحرام یا المسجد النبوي عليه الصلاة والسلام بتوانێ بانگ با من ئەم پرسیارم لە هەردوو مؤذینە بانگ بێژەکە کرد وتیان ئێمە هیچ مەناعەتێک نییە بەڵکو پێمان خۆشە بەڵام ئەمە ئەگەر ئەم دەرگایە بێت و بکەینەوە هەر کەسێک بێت و بڵێ من بانگێک ئەدەم ئەمە قورسە باش بڵێ زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس دەکەین سپاس کە میوانی ئێمە بووی قوربان دەستان خۆش بێ سەلامت دەشتان بێ. ساڵ زۆر بێ زۆر ئینشاء سپاس بۆ الله. جنابت ممنونم قوربان خۆشحاڵ بووم زۆر زۆر بەخێر بەخێر بێ. زۆر زۆر سپاس. ئێوەش قوربان زۆر سپاس. حەفیظ حەفیظ. ممنون. بەڕاستی دەنگی خۆش کاکە پەیام زانت چی معاز بوو شەڕێ ژێر گوتن گۆ من مستحیل تل مدینێ ئازان بدێت خەو ناوی تێک من وعدم گرتووە ئەوە من وعدەکەم گرتووە کاک باز ئیسا ئەو دو ساڵە کۆرۆنا وەگەنە هەستا دوو جار بانگم دا خەو ناپەیامی عەزیز تێک چوو
گهی در عشق گهی در عشق شیدایم گهی مجنون رسوایم گهی درویش گهی درویش بی جایم گهی سلطان دورانم ای گهی سلطان دورانم مسلمانان مسلمانان چه حال استی زکار خویش حیرانم نراه شر امی بویم نکافر نه مسلمانم ای نکافر نه مسلمانم دەستخۆش کاک پەیامی بەڕێز زۆر سپاس زۆر ساعت سپاس خوش ساعت مەمنون. خوش کاکە ئەوجیکە بە قورحان مێشک بچوو دەفەکەت بانو هێشتا بورگەی پارشیفمان ماوە زانێ کاک پێیان دەستپێکە بەرنامەی دووبان و سەلەواتات خوین گیان چەند ئەوە زۆر باشە زۆر 4000 چیم وڵام من گەیانمە 4000 سەڵەوات زۆر باشە هەتا دوێنی سڵاوتە بنێرە خدای قبول بکی یا ربی چیمان هەیە بانو بەرگەی ژنی خاوەن کاروانێ بەڵام بەڕاستی من زۆر خەمبارم بۆ لەبەرەوەی سەرەتاکانی ڕەمەزان من دەستم نەکردبوو بە کیتۆ هەر میوانێکمانە هات یەک دەنگ شیرینی لەگەڵ خۆی ناهێنا بەڵام ئێستا من چمەتە ناو ڕژیمی کیتۆوە کە بۆم نییە هیچ شیرینیەک بخۆم و بۆم نیە هیچ کارپسێ بخۆم دەفەرمووسێت بەڕاستی تووڵی ئەوانەیە کە لە بیریان چێتەوە یەک مێزیان ئامادەکردووە پەیام ئەجا دەتۆ لە بڵێ بری چی؟ تۆش بیخوا من پێشووتریش ئەو شتانم خواردووە طبعا بەڕاستی زۆر ترالیچەکی ترالیجە بەغوات هێزدا زۆر ترالیجە لادا شوێنێ محەممەد خاوەنی خشخشکێک زۆر بەخێر بێ سەرچاوە زۆر بەخێر بێ باشی خۆشکی ماشەڵڵا ژنەکانیشت زۆر لێ هاتووە بژیبان و گیان سپاس دەکەم تخوا بۆ شتێکی کیتۆت بۆ من نەهێنا حەقی خۆتە جارێ بەدانیشی بەخۆ خەلی خۆمە کاگە خەلی خۆمە کیتۆی ئێستا ئەڕا دەستم پێ کردووە 5 ڕۆژە نیم ساعت لە کیتۆ بێ دەدەر نیم شیرانیەکی تۆ هەیە ئەم شۆ نیم ساعت لە کیتۆ بێ دەدەر نابێت سفرە بێتەوانێ بان و پێی خات و شوێنێ گیانەکە خوا من هینە کەوتمەتە ناو مۆزع لەگەڵیانەوە بەمان باس بکەم بزانین لە کێکەوە دەست بەم کارە کردووە پێشەوەش دەست خۆش بۆ هێدانی شیرینیەکان بەڕاستی مێزەکەت ڕازاندۆتەوانێ زۆر دەزڕنگینی کەی دەست بەم کارە کردووە و چۆن بوو بیرۆکەی خشخشکێکت بۆ هات و ئێستا فراوانت کردو بە دوکانێکی یەک پرسیاری لێ وازم لێبێ زۆر خواردەوە بەڵێ من نزیکەی 3 ساڵ و نیوەم ئیشاکەم ماوەیەکی زۆر کەم لە ماڵەوە ئیشم کرد هەستم کرد ڕغبەتێکی زۆر هەیە لەسەر شیرینیەکانم بە تایبەتی خشخش ناوبانگێکی زۆری هەبوو وابزانم یەکەم کەسیش بووم لە هەولێر کە دەستم بەو ئیشە کرد لە ماڵەوە پێش من کەس نەبوو ئێستا چەند پێیجێکی تریش هەیە بەڵام خشخش ئەوەیە کە شاعریەکەی لەسەرە هەر خۆی خشەیە دەنگێت دکتۆر ئەتوانن ئەمە تام بکەن حەزەکەی لە ناوپەیان هیوایەتی ترالیچە جارێمە بەسمانە زۆرترین زانیاری لە بەڕێز زۆر بگرین دواتر دەکرێت چی دروستەکەن لە نێو دوکانەکەتان گروپی موزیک کاکە دەبێت گفتوگۆیەکە بکەین دواتر جەماعەت دەڵێن جارێک گفتوگۆ بکەن ئەمە چەند نمونەیەکی کەمە هێناومە زۆر شیرینی هەیە لە دوکانەکەی من ئەمەیان چیسکێکە چیسکێک زۆر جۆری هەیە بەس ئەمە دوو نمونەیە هێناومە لۆتس و ئۆریۆیە فراولە هەیە مۆز هەیە یعنی هەر تامێکی تۆ بتەوێ دروست دەکرێ ئەمەیان ئەمانە زۆر جوان دیار نییە بەس ئەمە کوڕاتی لوتسە توانی بیگری بۆەوەی هاوکارانم کوڕاتی لوتسە باسیشی بکە و ئاوە بیگرە کوڕاتە هەم سەڵسەی لوتسی پێوەیە و هەم بە کێکی لوتس دروست دەکرێت تامێکی خۆش و نایە بیە چکە ڕەخبەت زۆرە ئەمە مینی دۆناتە مینی دۆنات نازانم دیارە دۆناتی بچووکە و سەڵسەکەی پێوەیە ئەمەشیان ڕغبەتێکی زۆر هەیە لە سەری لە بەرەوەی زۆر وردە و ناوی هەویر نابێت
زن و دەست بۆ ڕەمەزانان زۆر ڕەغبەت هەیە لەسەری هەمووی خۆ دروستیەکەی هەمووی خۆم دروستیەکەم ئەمەی لێرەیە هەمووی خۆم دروستیە باشە لە ڕەمەزانانە خەڵک داوا لەسەر چی زۆرەکە شیرینی ڕەمەزانان چیتانێ بەژێ لە زنودست زیاتر ئەو شیرینیانەی شیلەیان پێوەیە شیلە بەکارێت زنودستە پاقلاوەیە حوسنی خانە قەتایفە بامیەیە ئەو شتانە زیاتر ڕەغبەتی لەسرە لە ڕەمەزانانە ئەو مادەیە هەم بکارتێنش بۆ شیرینیا ڕەمەزانی جودایە لە شیرینیە دمانگێ دەدێ خۆی زیاتر من شیرینی سارد بەکارێنم سارد و شیرین ئەو شتانی من بەکارێنم زیاتر سارد و شیرینە شیرینی گەرمم کەمە بەڵام لە مانگی ڕەمەزانانە هەموو شیرینیە گەرمەکانیش دروست دەکەم بۆ ئەوانەکە سوکەریان هەیە چی دروستەکەین جناب هەتا ئێستا نیمە ئەوە یعنی مەسەلەن هەیە شیرینی منی بەدڵە ئەڵێ هەنگوم بەکاربێنە لە جیاتی شەکر ئەوەی سوکەری زۆر هەمووی بە شەکرە ئەوەی لێرە تۆش هەمە کیتۆ توخواکی تۆی داما بەس بەجددی کیتۆکە زۆر تامێکی خۆشی هەیە من خۆم کیتۆ ناکەم بەس هەموو جارێ تامیەکەم تامێکی زۆر خۆش و نایە باشە تۆ پێشتر پێم وایە لە خوێندنگی ئەلی مامۆستا بوو بەڵێ تۆم بۆ بیرۆکە ئەمەد بۆ هات بەی لەم بوارە کار بکەی من هەر لە مناڵیەوە شیرینیم دروستە کرد ئەوە خولیای من بووە شیرینی دروستکردن داوام لێ ئەکرا ئەڕۆشتم بۆ میوانی ئەبوایە دروستکەم میوانم ئەهات ئەبوایە دروستکەم ئەبووە دایمە سەرمێزەکەم دەجۆری هەر لێ بێت کە میوانە هات دوای بیرم کردەوە ئەم ئیشە بکەم باشترە لەوەی لە مەکتەبێکی ئەهلی بم پیشەکەی خۆم گۆڕی من پەروەردەی وەرزشیم تەواو کردووە بەڵام هەستم کرد ئەم ئیشە زیاتر ئەگونجێ لەگەڵ منە لەبەرەوە ئیشەکەم گۆڕی و مامۆستایەتیەکە بوو بە شێفی کامەی خۆشترە کامیان خۆشترە مامۆستایەتی مەبەستم کارەکە یان شیرین شیرینیەکە نا ئەمە حەزە دایمەنیش تەلەبەکانی خۆتیان بۆلات ئەوانی کە وەڵا کێشەیەکم هەیە خەڵک زۆریت مەسەن ئەڵێ ئێمە مامۆستا بووین بەیەکەوە ئەم ناسی من تەلەبەی تۆ بووم ئەم ناسی خەڵک زۆر مەشهور بووای لێ ڕووداوی سەرنجڕاکێش دیڕۆژی سەرنجڕاکێش لە کاتی دروستکردنی ئەم جۆرە شیر نەمەنیانە یەکەم زار لە دەست سەقەت بوو بی یان شتێکی سەرنجڕاکەش هەیە بۆمان بجێڕیتەوە بەخوا هیچ کاتێ سەقەت نەبووە لە دەستم چەند خاتون لەلای ئەو کارەکەن کچێک لە لام ئیشەکات ئەو جاروبار سەقەتەکە ئەو سەقەتەکە بەس بۆ خۆم نانا سەقەت ناکەم چونکە زۆر بە هێواشی ئیشەکانەکەم قەت وام لێ نایەت مەسەلەن بشڵەژێم یعنی بۆ سلێمانی دەبن بۆ وڵاتە بۆ شارانی دیکە خەڵک لە دهۆکەوە زۆریەت ئەیبا داواکەن لە ئاکرێت و لە بەغداش چەند مشتێکی تایبەتم هەیە و چەندین جاریش داوای ئەوم لێکراوە کە دەورات بۆ مەسەن بۆ میوانانی زۆر مەسەن بۆ حەفلە مەسەن بۆ سەد 200 کردومە ئەو شتانەشم کردووە ئەیکەم بۆ مناسەباتیش باش ئەو شترینانەی کە دروستەکەی زیاتر هیچ چه وڵاتێکن هی کوێن کوردین عێراقین چه وڵاتێکە ئەو بەناوبانگەکان خشخش کوێتیە شیرینیەکی کوێتیە لەوێشەوە سەری هەڵاوە خشخش بەس وەکو ئەوانی تر مەسەلەن سێرچەکەم سێرەکەم چی شیرینیەک خۆشە چی ڕەغبەتی زۆر لەسرە مانگی جارێک دوو مانگ جارێک شتێکی تازە دروستەکەم لە دوکانەکەمە بۆ خۆت هەوڵت نەداوە شتێک دروست بکەی وەکو بڕاندی خۆت بناسرێ یعنی ئەمە شیرینەکی کە شوێنەی درستی کردی پێشتر کەس درستی نەکرد ئەم خشخشە پێکهاتەکەی سەڵسەکەی کە دروست دەکرێت تایبەتە بە خۆم یعنی سەڵسەکەی جیاوازە مەسەلەن دروستیەکەن پەنیریتیایە و قشتەیتیایە و کرێمیتیایە و ئەمە جیاوازە سەڵسەکەی تایبەتە بە خۆم ئەو شتانەی کە بەکاری ئەهێنم ئەو پێکهاتێ نییە کە لە یوتیوب هەیە مەسەلەن کە خەڵکی تر بەکاری هێنێت پرۆژەیە خۆفرەتر بکە گەورەتر بکە پرۆژە بە تەکیت حەزەکەم ئەمێت یعنی وای لێبێ خشخشکێک ئێستا خشخشکێک هەم کافەیە هەم شیرینیە ئەمە ئەو کاتە بێت بە شیرینی و ڕێستۆرانتی قەهوەش بخۆن لەوێ یعنی ئەمە شەربەتەکانە نمونەی هێناومە هەموو شتێک فرێشە لە دوکانەکەی منە تۆ لە ڕەمەزان زۆربەی کاژێرەکانی کارکردن خشتەکان دەگۆڕێ لە ڕەمەزان چەند کاژێر کار دەکەی بە حکمەوەی ڕەنگە خەڵک زیاتر داوای ئەم شیرینیان نیە بکە من سعادیە کونیوینی وەڕۆ ئیشەکەم تا 12 شەو لەم بەینە مانگی ڕەمەزان ئەی هاوسەرەکەت چۆن پشتگیری کردی کە ئەمە شوێنێکی لەم جۆرە بکەمەوانێ ئەو پشتێکی زۆر گەورەیە بۆ من زۆر سوپاس یەکەم لێرەوە
هەموو شتێک لە ژیانی من کە بووە بە پشتگیری ئەو و هەر شتێکیش من ویستی بێتم ینی ئەڵێ قۆریەکەی علادین ئەو قۆریەکەی علادین بۆ من خابەتی بێڵێ شەڵە بژێ سپاس ئەو شەربەتانە فرێشن فرێش میوەی ناخۆیە میوە دەرەکیە چون مادەی زیاتر لە بەکاردنینە من هەمووی فرێشە بەکارێنم ئێستا تۆ ینی جگە لە شەربەتەکانیش ئەوانەی دروستیش یەکەم ینی فرێشە تۆیت زن و دەستەوێ ئەبێت چارێکێک بیستەقە چاوەڕێکی بە تازایی و بە گەرمی بدەمێ ئەمە دەوێت دروستی ئەەکەم بە تازایی بی میوەکان هەمووی کام میوەی جوانە و ئاوی زۆرە ئەوە بەکارێنم ئەوە نییە بڵێم شەربەتێکی تر بەکارهێنم لەگەڵ یا ئاو بەکارێنم نا بەس پرتەقاڵە مەسەرەن مۆزە لیمۆیە هەمووی بە فرێشی بەکارێنم باشە خشخشکێک زیاتر لای خانمان ناسراویان لە لای پیاوانیش سەرەتا زیاتر خانمان بوو بەس ئێستا پیاوانیش حەزیان لێتی ینی یەن ئەڵێن من حەزم لەم لۆتوسەیان حەزم لەم ئۆریۆیە ئەوە مشتری تایبەتم هەیە یەن مەسەرەن بە تەمەنیش هەیە پیاوێکێت تەمەنی 7 ساڵە لەوەتەی ڕەمەزانە هەموو شەوێک ئەو پیاوێت شیرین یەک لە لای منەخوات زەحمەتیەتێن پێشەوە دوی کاری چنە چه ئاستەنگی هەنە دکاری وەدی شیرانیەتێ وەڵا هیچ ئاستەنگێکی شکر جا ڕاقوت ناب شکر نانا من شکر هەندی ڕۆژان هەیە بازی ئیشان هەیە مەسەن لە ڕۆژان هەیە زۆر قەرەباڵقە لە هەفتە چه ڕۆژێک بۆ جنابەت قەرەباڵقە ینی دوکانەکەتان قەرەباڵقترە لە هەموو ڕۆژێکی خۆی پێش ڕەمەزان پێشەمە و جمعان زۆر قەڵەباڵغا بەس ئێستا کە ڕەمەزانە هەموو ڕۆژەکان باشە زۆرترین شیرینی کە فرۆشت بێتە چەندێک بووە ئەنیوەکو عادەت یعنی شتەکان بەڵێ زۆرترینیت کردبێ بڵێ ئەمڕۆ 300 کردووە وڵا بیرم نایە بەس بەعام هەموو کاتێ من یعنی شیرینی زۆر ئەفرۆش زیاتر لە چەندێک ئەەکەی لە چەندێک دروستەکەی ڕۆژانە ئەمە ڕۆژانە 5 دانەی لێ ئەڕوات ئەوانە دەدانە زیاتر ئەڕوات تقریبی 8 کیلۆ 10 کیلۆ زون و دەستەڕوات یعنی عدەدەکان زۆرن خاستن لە ئێستا کە ڕەمەزانە بەڕاستی زۆر قەڵەباڵغ لەو هەموو جۆرە شیرنەمەنیانەی کە هەیە لای تۆ کامەی لە پلەی یەک دێکە زۆرترین خەڵک داوای خشخش لەبەرەوەشێک بەو ناوە ناسراوە بە دیلیڤەریش خەڵک داوای دەکا یان ئیلا دەبێ بێتە لای خۆت نانا خەڵک داوایەکە بە دیلیڤەریش زۆر دکتۆر من خۆش داوام کردو چەند جارێک کەسی هاتووە لێ جنابەت وەکالە دێوەر بگرێ خشخشکێک بۆ شارانی دیکە بۆ خەڵک داواکە لە بەغدا خەڵک زۆر داواکە چونکە عەرەب زۆر ڕەغبەتی لەم شیرینیە ساردانەیە زیاتر ئێستا ئێمەی کورد هەموو جۆرە شیرینیەکانە خۆین بەس لای ئەوان زیاتر ڕەغبەت لەسەر شیرینی ساردا لە بەغدا لە ڕوومادیش تۆ ڤیددیۆی فێرکاریت هەیە یان خۆل دەکەیەوە ویست شتێکی وا بڵێ نازانم پلانت هەیە چۆن ئاشکرایەکە خەڵک داواکات تایبەت بە خۆی حتمما دەزانەوە نانا من هەموو شتەکان خاستن ئەم ئۆریۆیە ئەمە سەڵسەکەی نە لە یوتیوب هەیە و نە لە کەسێکی ژوەرم گرتووە تایبەتە بەس بەخۆم ئەوە نییە بڵێم لە کەسێکی تریشەوە فێر بووم حەزم لە کامان زیاتر لە شیرینەکان بۆ خۆت خۆم حەزم لە هەموویەتی خۆم لە دوکان زۆر بەکەمی تەنها تامەکەم بەس بەجددی لە پرۆگرام شتی وایە کە ئەی بینم زۆر حەزم لێتی خۆی بەجددی حەزم لێ جاڵە زۆر بەرهەمەکانی خۆت ناخۆی جەماعەتی کۆنتڕۆڵ پێمەڵێن دیارە کاک هاناوتێتی پێ نا من زۆر بەکەمی یەک لەبەر ئەوەی وەزنم زۆر زیاد نەکات ئەگینا تامیان خۆشە ئەگەر بمەوێ بیخۆم ئەمە خۆشترینە کە ئەمە پەیام دەکەی بۆشینەکان بەجێ بێڵەوە لەگەڵ خۆمە جەماعەتی میوزیک جماعتی تاوەکەی بۆەوە تاریف باس بۆ تا دەسێتە میوانی ئێمە بوویت سپاس بۆ ئێوەش بەخێر بێ سەر ئیشەژی داوی بوو گەشتایی بەنامە کاک دکتۆر دادەبان و کارسەبخان ئینشاءالله هەموو ڕۆژێکتان بەخۆشی و بە سەلامەتی و بە تەندروستی بێ ئینشاءالله هەموو کاتی کوردستان سەفەرەز بێ ئینشاءالله هەموو جیهان سەفەر